سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا خوێندنەوەیەک بۆ کتێبێکی بەسوود دەکەین، کتێبی مەملەکەتی عیشق کە لەلایەن نووسەر ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئەم کتێبە باز لە ژیانی تایبەتی نووسەری کتێبەکە دەکا، باسێک لەو ڕووداوانە دەکا کە لە سەردەمی گەنجێتیدا ڕووبەڕووی بۆتەوە. هەروەها کۆمەڵێک پند و ئامۆژگاری گرنگ لە خۆ دەگرێت کە پێویستە هەموو گەنجێک گوێگیری ئەم چیرۆکە بێت بۆ ئەوەی سوود لە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە ببینێت و لە ژیانی خۆیدا بەرجەستەی بکە. سەرجەم ڕووداوەکان ڕووداوی ڕاستەقینن، بەڵام نووسەر لە کتێبەکەدا ناوی کارکتەرە ڕاستەقینەکانی گۆڕیوە بۆ پاراستنی ژیانی تایبەتی کەسایەتیە ڕاستەقینەکان. هەندێک ناوی ژوەکو خۆی دانراوە چونکە کاریگەری لەسەر ژیانی کەسایەتیەکان دروست ناکات. بۆ ئەوەی بەردەوام بین لە بڵاوکردنەوەی ئەم بابەتانە، بیرتان نەچێت لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن، هەروەها سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن بۆ ئاگادار بوون لە هەموو کار و چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. کە چوومە زیندان هۆڵێکی گەورە بوو، 800 بۆ 1000 کەس لەو هۆڵەدا زیندانی کرابوون لە هەموو جۆرە نەتەوەکان، ئەلبانی و ڕۆمانی و سریلانکی و کورد و عەرەب و فارس و بولغاری و ڕووسی و هەتا دوایی. چوینە ناو زیندانەکە، کوردەکان هاتن بە دەممانە و وتیان ئێمە لە دوو جێگادا شوێنمان هەیە، خەمتان نەبێت جێگاتان بۆ پەیدا دەکەین. کۆمەڵێک کوڕی کەرکووکی هاتنە لامان و منیان بردە لای خۆیان و دوو برا و کەسێکی تر بوون. ئەو دە کەسەی کە گیرا بووین بەیەکەوە بووین، لای مندا دەنیشتن و پرسیار و ڕامان بە یەکتر بوو. منیان وەک برا گەورەیەک تەماشا دەکرد، تەنانەت بە خاڵە عومەریشەوە کە لە پیاوەتی خۆیان بوو. چەند کەسێکی تر هاتن بۆ لام، یەکێکیان ناوی مەئمون بوو، لەگەڵ کوڕێکیدا ناوی شێرە هەولێری بوو. هەردووکیان قاچاقچی بوون. لە یۆنان وایان زانی ئەو نۆ کەسا لەگەڵ من قاچاقچیم، ویستیان نەفەرەکانم لێ بگرن. منیش وتم کاکە نە قاچاقچیم و نە هیچ، ئێمە هەموو ڕەفیقین و بەیەکەوە هاتوین. شەو خەوتبووم لە پڕ ئاگر لە قاسم بەرد بۆیەوە، کلێنسیان خسپووە بینی پەنجەی قاسم، گڕیان پێوە نابوو. زۆر ئازارم پێگی. ئەمە یاری شەوانی زیندانە. منیش ئەو تەحەمولەم نەبوو، دەستم کرد بە جنێوی پیس. وتم ئەگەر پیاوە خۆی ئاشکرا دەکا، کوردەکانیش زانیان زۆر تووڕە بووم بێدەنگ بوو. دوای زانیم کە مەئمون بووە ئامۆزای شێرە هەولێری کە لە چاو مندا دەبابە بوو. بەخوا کەوتیان ئەوە پەلامارمدا، دوانم کێشا بەسەر و چاویە، ئەویش تا توانی فڕێدام. دەستم برد بۆ پێڵاو و تێمگر، کلکی گسکێک هات بە دەستمەوە، ئەویشم پێدا کێشا. منیان گرت و ئەویشیان گرت، لە یەک جیا بووینەوە. بەس باش بوو گرتیانین، چونکە لاشەی من و ئەو زۆری فەرق بوو. مەئمون لە گۆرێلا دەچوو، ئەوەندەم زانی یەک دنیا هەولێری لە دەوری کۆبوونەوە بۆ ئەوەی لێم بدەن. سلێمانی و خانەقینەکان لە دەوری من کۆبوونەوە بۆ ئەوی بمپارێزن، هەرچەندە من بەمەم نەزانی تا دوایی. زۆر زۆش بە هەولێریە کە ناوی ئەمیر بوو دەڵێم ئەو هیچ و پوچە کێیە. دوای خۆی وتی خۆم ئامادە کردبوو یەک دوو گوێزانت لێبم، بەڵام وا بزانم برای ئەمیر حەرامی بوو، وایان دەوت لە خۆشەویستی براکی خۆی ناو نابوو ئەمیر. سەیرەکەم جیقنێک ئێوێ پەلامارم بە، ئەویش قاچاقچیە ناوی دلاوەر هەولێریە. وا هەستم کرد چەور بوو. منیش پەلامارمدا ئەوی بۆم کرا لێم کرد، بە زۆر لە ژێر دەسما دەریان هێنا. من باش هیلاک ببووم. دیسانەوە مەئمون ڕۆ من هات لە دێو دەچوو. وتم ئەم هیچ و پوچە دەمکوژێت. پەلاماری داری ماسی حەکەمدا هەر چۆن بوو تیاما شکاند. بەخوا ئەوی ژێک زلەی لێدام بەرچاوم ڕەش بوو. خوا ڕەحمی کرد پۆلیس هات، خاڵە عومریش کەوتە بینمان. بەڵام ئامۆزایەکی لەگەڵدا بوو. شێرە زۆر پیا بوو، دەیوت چۆن بە هەمووتان بۆ ئەو کوڕە دەچن. ئاگام لەو قسەیە بوو. شەڕ کۆتای هاتوو بە حەمە نەجم کەلاری موت. ئەخەوم ئاگاد لێم بێ، نەکوم لە خەودا بێن لێم بدەن، چونکە منیش 2000 نزیک بوومەوە لە شوێن خەوی ئەوان. نەخەوتبوون، وایان زانی بوو پەلاماریان دەدەم لە خەودا. دوو شەو نە من بە جوانی خەوم لێکەوت نە مەئمونیش. لە دوای ئەوە من زۆر بە گەورە تەماشا دەکرام، چونکە مەئمون لە ئەسینادا کەس نەیدەوێرا سەیری بکە، چ جای ئەوەی شەڕی لەگەڵ بکەی. دوای 2 ڕۆژ ئەوان هاتن بۆ جێگاکەی من و خاڵە عومەر و کوڕێکی خانەقینی ناوی کاک لوقمان بوو، ئاشتی کردینەوە. بەو بۆنەوە ئەو شەوە دەستکرا بە حەفلە و سریلانکی و عەرەب و فارس بە خۆشی ئێمەوە ڕەقس و هەڵپەڕکێ بوو.
بووین بە ڕەفیق، بەڵام ڕەفیقێکی باش. ئینجا یەک دوو شەڕی ترم توش بوو لەگەڵ ڕووسەکان لەسەر حەمام و بانگدان. ئینجا هەولێرەکان هاتنە پێشەوە لەگەڵمدا، ئەوان ببوونە برا. ئەو تەمەنەی من کاتی هەڕەتی هەرزەکاریم بوو، ڕاستە مولتەزیم و دیندار بووم، بەڵام لەبەر ئەوەی لە مزگەوت و هاوڕێ دیندارەکانم دابڕابووم ئەوەندە پابەندیم نەمابوو بە دینەوە. تەنها نوێژەکانم دەکرد و جار و باریش سونەتێک ئەگەر بم کردایە یان نەم کردایە. هەندێک جارێش بە هۆکاری ڕێگا و نەبوونی حەمام و خۆپاکردنەوە نوێژەکانم لە کیس دەچوو، یاخود بە هۆکاری لاوازی ئیمان و نەبوونی هاوڕێی باش و خواناس دوور دەکەوتینەوە لە خواناسی. بەڵام هەر پابەند بووم بە ئیسلامەوە. سوپاس بۆ خوا ڕەچاوی حەڵاڵ و حرامم دەکرد. ئەو زەمەنی منیش بە چەقۆ و هێزی خۆت نەبوایە خەڵکی تردەی خواردی، دەبوو بەلایانی کەمەوە کەسایەتی خۆت و بنەماڵەکەت بپارێزی. تۆزێک ئازا بوویتایە خەڵکی تر لە دەورت کۆ دەبوونەوە. منیش ئەو دەما گوێم بە هیچ نەئەدا بۆ لە تێکنان ئامادە بووم شەڕە چەقۆ دروست بکەم. قسەم لە کەس قبول نەدەکرد، بەڵام سوپاس بۆ خوا هەرگیز دەست درێژیشم نەکرۆتە سەر خەڵکو و هەمیشە ئەوانەی مەزلوم بوون ئەوەندەی توانی بێتم پاراستوو بن. بەڵام جەماعەت لە زینداندا من هەر بە قاچاقسی دەزانن، وا دەزانن لە ترسا خۆم ئاشکرا ناکەم. دوای هەر بڕوایان نەکرد. لە ناو زینداندا مزگەوتم دروست کرد. ئەو ساڵا مانگی ڕەمەزان کەوتبووە، مانگی 12 200 کەس بۆ نوێژی جەماعەت دەوەستا. لە ساڵۆنێک من و خاڵە عومەر بەربووین. ئەو عەسرەی ئازاد بووین، من بە ڕۆژوو بووم. ماوەی مانگێک لە زیندان لە نانی وشک و ئاو زیاترمان نەخواردەبوو، هیچ پارەشم پێ نەبوو. ئەوەشی پێم بوو ئەو ماوەیە لە زیندان خرجم کردهبوو. خاڵە عومەر ڕۆژۆکە نەشکاندووە مەلاگیان؟ وتم نەوەڵا خاڵە عومەرگیان بەچی بیشکێنم؟ خاڵە عومەر پیاو نەبم ئەو ئێوارەیە گۆشتت دەرخوار نەدەم. زیندانەکە دوور بوو لە شارەکە، تۆزێک ڕۆشتین باران دای کردو بە پێ هەردەڕۆشتین. لە پرسیارێک وەستاوتی بۆ کوێ دەچن؟ خاڵە عومەر ساڵۆنیک. خۆشی خوێندەواریەکی باش بوو، ئینگلیزیەکەشی زۆر باش بوو، تێی گەیاند. وتی بە 20,000 دارخما ئەتان بم. خاڵە عومەر دەستی کرد بە گیرفانیا، وەرەقی زیندانەکەی دەرهێناوتی ئەوە گوزەرانی ئێمەیە، پارەمان پێ نییە. کابرا شتێکی ناشرینی بەرامبەرمان کرد، پاشان ڕۆشت. من زمانم بە ڕۆژوو بوو، نەموێرا جنێو بدەم. وتم خاڵە عومەرگیان لە جیاتی من قسەیەک بکە. تۆزێکی تر ڕۆشتین، هەمان سارە هاتەوە لە پێشمان وەستا، بێ سێودوو سەری خستین. دیار بوو کابرا ڕەحمی جوڵا بوو، بردینی بۆ ساڵۆنیک، نزیک وێزگەی شەمۆندۆفیر وەستاندنی و سوپاسمان کرد و ڕێگاکەش هەمووی 15 دقیقە بوو. من برسیمە و لەو شارە جوانەدا پارەمان پێ نییە. دەشزانم خۆی پەروەردگار ئاگای لە زمانی بە ڕۆژووی منە، خۆی مەعبودم یوسفی پاراست. ئاگام لێ بوو خاڵە عومەر زۆر بێزار بوو، بە تەمەنیش بوو، خەفەت دایگرت بوو. بە خاڵە عومەرم وت ویستیان یوسف بکوژن، بەڵام نەمرد، سەلامی خوای لێبێ. ویستیان هیچ بوونێکی نەهێڵن لە سەر زەوی، بەڵام ئەرزشی زیاتر بوو. ویستیان بیفرۆشن و بیکەنە کۆیلا، بووە وەزیر. ویستیان خۆشەویستی لە دڵی باوکیدا دەربهێنن، باوکی بۆی کوێر بوو. لە پیلانی مرۆڤەکان نابێ خۆمان پێ موهیم بێ، با لەخوا بپاڕێنەوە، دڵنیا بە هاوکاریمان دەکە. بەردەوام بووم لە قسەکانم، دەستم خستە سەر شانی و عەرزم کرد. خاڵە عومەر سوێن بە خودا، ئیرادەی خواوەند بەرزترە لە هەموو ئیرادەکان. یوسف دەیزانی هەموو دەرگاکان داخراون، بەڵام لەبەر خوا بەرەو ڕووی دەرگا داخراوەکان ڕای کرد و پەروەردگار هەموو دەرگا داخراوەکانی بۆ کردەوە. کەواتە من و تۆش دەبێ بزانین ئەگەر دەرگاکانی هەموو دنیامان لێدا بخرێ، با بڕۆین بەرەو ڕووی دەرگاکراوەکانی خوای پەروەردگار. لەو قسانەدا بووم بۆ خاڵە عومەر. لە پڕگوێمان لە دەنگی گۆرانی کوردی بوو لە خێمەیەکدا لە ناو بازاڕدا. کە چوین دوو کچ و کوڕێکی لێبوو، وێنی عەبدوڵڵا ئۆزەلانیان پێبوو. لەوێ گۆرانی شڤانی لەسەر بوو. ئەو دەما شڤان لای پەکەکە خۆشەویست بوو. چوینە لایەن و باسەکەمان بۆ کردن. ئینجا نانیان بۆ هێناین. وامزانی زۆر دەخۆم، کەچی تۆزێکم خوارد. بە هۆکاری ئەوەی ماوەیەکی زۆر بوو چەوریم نەخواردبوو، گەدەم بچووک ببووەوە. باسی ئەوەم کریان پارەمان بدەنێ بە قەرز بۆتان دەگەڕێنینەوە لە ئەسینا، یاخود هاوکاریمان بکەن تەنها بلیتی ئەسینامان بۆ ببڕن کە چوینە ئەسینا پارەکەتان ئەدەینەوە. بەداخەوە بۆیان نەکردین. نائومێد بووین. ناچار وتم خاڵە عومەر چارەمان نییە، دەبێت ئەم شەو بمێنینەوە.
خاڵە عومەر چوو بۆ لای دوو پیاوی یۆنانی دەستی کرد بە قسە. منیش لە دوورەوە تەماشام دەکرد. لە دڵی خۆمدا زۆرم پێ ناخۆش بوو. وتم ئەم پیاوە بۆ بەم سەرە سپیەوە تەکلیف لە خەڵک دەکا بۆ پارە. بلیتەکەش زۆر گران نەبوو. هەر یەکێکمان 6,000 دراخمان دەویست بۆ بلیتی ساڵۆنیک ئەسینە، واتە 12,000 دراخمان پێویست بوو. من ڕووم نەدەهات داوا لە کەس بکەم. خاڵە عومەر لەگەڵ دوانەکەدا بەردەوام بوو. یەکێکیان دەستی برد بۆ گیرفانی و شتێکی دا بە خاڵە عومەر. زۆرم پێ ناخۆش بوو کە هادوتم خاڵە عومەرەوە چییە؟ وتی ئەم عینوانیان پێداوم بچینە لای ئەوان هاوکاریمان دەکەن. وتم براکەم دەواز بێنێت خوا. خاڵە عومەر لێم تووڕە بووتی کاکە تۆ حەق نەبێ قسە مەکە و مەیە پێشەوە لە دوورەوە بوەستە. من قسە دەکەم، ئەزانم تۆ ڕوود نایە، من پارە پەیدا دەکەم. منیش هیچم نەوت لەبەر حورمەتی خاڵە عومەر. ئەدرەسەکەمان دۆزیەوە، خۆی چوە ژوورە و نەمزانی چییە. پێدەچوو وەک سۆسیال وابوو بێ. هاتە دەرەوە پێدەکەنی وتی ئێستا یەکێک دەنێرن بلیتەکانمان بۆ بکڕێت و نانیشمان بۆ دەکڕن. تۆزێک گۆرانی عەلی مەردانی بۆوتم لە بیرما ئەوەی بۆوتم گردن بلور دیارە لە دوور. پاشان کوڕێکی گەنج هاتە دەرەوە بە ئینگلیزی سۆنی و چاکی لەگەڵ کردم وتی با بڕۆین چوینە وێزگەی شەمەندەفەر و بلیتەکانی بۆ کڕین. بای 12,000 دارەخما بوو، یەکی 10,000 دارەخمای پێداین. وتی بۆ ڕێگا با پێتان بێ. شەو سەعات 9 سەر دەکەون، کاتژمێر 10 بەیانی لە ئەسینان. قیتارەکەتان چێنجی نییە. لەو کاتی لەگەڵ ئێمەدا وەسا بوو، پیاوێکی پیری لێ پەیدا بوو. گەنجەکە چۆنی و چاکیان کرد و بەیەکەوە تۆزی قسەیان کرد و پیاوەکە چووە جێگاکەوە و ئێمەی جێهێشت و بلیتەکانی نەداینێ. پاش کەمێک پیاوە بە تەمەنەکە هاوڕێی گەنجە یۆنانیەکە گەڕایەوە و بە پێکەنینەوە هاتە لای من و 20,000 دراخمای دا بە من و بە ئینگلیزی پێیوتم نەیدەی بە باوکت. 10,000شی دایە خاڵە عومەر، وای زانی خاڵە عومەر باوکمە. خەونەکەمان هاتە دی گەشتینە ئەسینە. کە چوومە پارکی ئەمۆنیا، ئەو هەموو خەڵکەم بینی لەسەر کارتۆنی جگەرەدا دەخەوتن. یەکسەر کە ئابە گرتمی، خەمۆکیەک دایگرتم. خەریک بوو بگەڕێمە بۆ تورکیا بۆ لای ئایدن ئابێ. من ماندوو بووم و خاڵە عومەریش جێی هێشتم و چوو بۆ لای کوڕەکەی ناوی کاکتوانە بوو. ئەو پێشتر گەیشت بووە ئەسینە. منیش کوڕەکەی مامۆستا ساڵح دیلانم بینی کاک هونەر. لە ئۆتێلێک بوو بردمی، ویستم بسمە ئەو ئۆتێلە کە بەڕێزیانی لێبوو. لە ڕێگادا کوڕێکی ڕەفیقی خۆمم بینی لە تورکیا بووین بە هاوڕێ. زۆر کوڕێکی چاک بوو، ناوی عەبدوڵڵا بوو. منیش ناوم نابوو عەبە ماڵتەپە. ماڵتەپە جۆرە جگەرەیەکی هەرزان بوو، ئەوی دەکێشا، بە زۆر خەتەر بوو ئەو جگەرەیە. هەر کەس یەک مانگ بیکێشایە دەیکوشت. عەبە ماڵتەپە کاری تێ نەدەکرد. دوای چۆنی و چاکی و ئەحواڵ پرسین، عەبدوڵڵا وتی مامە خەسرە و بۆ کوێ دەچی؟ وتم وەڵا مامە عەبدوڵڵا گیان ئەمە تۆزێکە لە زیندان بەربووم، زۆر ماندوم، دەچم بۆ ئۆتێل و هیچ جێگایەکم نییە ئیسراحەت بکەم. عەبدوڵڵا نامە چۆ شوقم هەیە، من و فاڕوق و حەسەنی لین، جێگامان هەیە، مەڕۆ بۆ ئۆتێل و بەیانیش ئەتخەینە سەر ئیش. داوای ئیزنم لە کاک هونەری مامۆستا ساڵح دیلان کرد و بە دوای کاکە عەبەگیان کەوتم. وتی بخە و بەیانی وەرە بۆ کار و دەت بەم فێرت دەکەم. بۆ بەیانی سەری ساڵی نوێ بوو. بە عەبەم وت فریام کەوە بیری دایک و برا و خوشک و هەمویان دەکەم. تەلەفۆنم بۆ پەیدا بکە، کەس نازانێ من لەکوێم. تەلەفۆنم کرد بۆ کوردستان. ئای بیری دایکمم دەکرد، بیری دایە گەورە و باوە گەورەم دەکرد، بیری سلێمانیم دەکرد. قسەم لەگەڵ کردن هەر ئەوەندە توانیم بڵێم چۆنن و من لە ئەسینام. هەموو گیانم دەگیریا، گوێم لە باپیرم بوو دەگیریا، دایکم دەگیریا، ئەوانیش هەموو دەگیریان. ماوەی 2 مانگ بوو هیچ دەنگێکم نەبوو. ئیتر هاتنە سەر ئەوەی تەعزێم بۆ دابنێن. من ئەوەندە گیریام عەبە و حەسەن فرمێسکەکانی منیان دەسڕی. وتم بەخوا من قسەم بۆ ناکرێ، ئێوە قسە بۆ بکەن. لەو گریانەدا باپیرم کە دەکاتە باوکی باوکم هات قسەم لەگەڵدا بکە. وتی خەسرە و گیان چۆنی؟ وتم باشی باوە حاجی گیان. وتی ئەرێ ڕۆڵە کەی دەچیت بۆ خاریج؟ کەوای وت هەمومان دەستمان کرد بە پێکەنین. وای دەزانی خاریز بەس ئەڵمانیایە، یۆنانی بە خاریز نەدەزانی. دایکم خێرا 500 دۆلاری بۆ حەواڵەکردم بۆ ئەسینە. دەستم کرد بە کار لای کابرایەکی میسری لە ئەسینە، قەمسەڵم بۆ هەڕاز دەکرد لە میسر دەیهێنا. هاوارم دەکرد وەرنەوە قەمسەڵەیەک بە 10,000 دارەخمە. ئەی لە زۆ زێکا کلیاریکی.
هەندێک شتی تریش فێر ببووم بەو چەند ڕۆژە لە بازاردا جل و بەرگم دەفرۆش. کارەکەمان وابوو دەڕۆشتین زلمان وەردەگر بە بەیانیان و ئێوارانیش تەسلیممان دەکردەوە. هەر یەکەمان 5,000 دراخمای هەبوو ڕۆژانە. یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ کەمم فرۆشت. سەری سێم ڕۆژ دەستم پێکرد زمانم ڕاهات. سەمیر بڕوای نەکرد. نیوەڕۆ چوومەوە داوای ئەوەندەی ترم لێ کرد. ڕۆژ بە ڕۆژ باشتر دەبووم. وەزعی فرۆشم زیادی کرد. ڕۆژانەکەم چووە 10,000 دراخما. سەمیر نەی دەتوانی بڵێ خەسرەوە چونکە ناوەکەم قورس بوو. بۆیە ناوی نام شەمس. سەمیر: شەمس، من دەسم بۆ میسر ئەشیا دێنم تۆ دابەشی بکە. بەیانی شتومەکەکان و حیساب بالای تۆ بێ. ئاگاشت لە شوقەکەم بێ. سیقەشم لە ڕێگەی خواناسی و نوێشکردن و دەستپاکیەوە دروست بوو. هیچ ناسیاوێکمان نەبوو. تەنانەت دەمتوانی هەموو شتەکانی بەرم و قسەشی بکردایە ئازارم ئەدا چونکە هیچی بۆ نەدەکرا. بەڵام هیچ خراپەیەکی لە من نەدی بوو لە ماوەی ڕابردوودا. زۆر هاوکاری کردم. منیش ڕێزم دەگرت بەڵام تا بڵێ داوێن پیس بوو. ئەویش زۆر ڕێزی دەگرتم و کاتی نوێژ هاوکاری دەکردم و زومعان خۆی دەیناردم بۆ مزگەوتی ئامۆنیا و هەمیشە خواردنی حەڵاڵمان دەخوارد بەیەکەوە. وتم باشە بڕۆ بێخەم بە. دوو جار چووم بۆ ماڵیان، ماڵەکەی پڕ بوو لە خەڵک. وەک ئاماژەم پێدا بەیەکەوە نانمان دەخوارد، من خواردنی حەڵاڵم دەخوارد، ئەویش هەروە بوو. بە دوای حەڵاڵدا دەگەڕاین. هەردوو جارەکە لای کچێکم بینی زۆر جوان بوو. سەمیر: کاتێ تۆ لەوێ دەبی تەنها 3 کەس دێنەوە بۆ شوقەکە. ماریا خەڵکی ڕۆمانیا بوو، قەرەجە. ئەگنێشکا کچێکی ڕووسیە، کوڕێکی فارسشی لێبوو ناوی مەجید بوو. خۆشت لەوێ دەبیت. هەموو ڕۆژێک 20,000 دراخمایان لێ بستێنە کە دێنەوە بۆ ماڵەوە. منیش وتم باشە. لە ماوەی ئەو هەفتەیەدا نزیکەی 600,000 دراخمام لا کۆ ببووە، پارەیەکی زۆر بوو. شوقەکەی گەورە بوو. من چوومە ژوورەکەی خۆم، واتە لە ژووری سەمیر دەخەوتم. مەجید لە هۆڵەکەدا دەخەوت، دوو کسەکەش لە یەک ژووردا دەخەوتن. سەمیر ڕۆشت و دەستمان کرد بە کاری خۆمان. ڕۆژانە دەچوومەوە بۆ شوقەکەی سەمیر و پێش من ماریا دەگەڕایەوە. سەعات 5 ئێوارە و من 6 و ڕووسیەکە 7 و مەجیدیش 9. هەموو خەڵکی ئاسایی بوون. بەس نەمدەزانی بۆ لەوێ دەژین و ئەو پارێزشی ئەیدەن. بەس ماریا زۆر جوان بوو، چاوڕەش بوو. لە خەڵکی وڵاتی خۆمان دەچوو. خوێن گەرم و باڵاڕێک زۆر جوان بوو. ناسک و قشخا و درێژ بە ناز و مەکر خۆی با ئەدا. تۆزێک شێوەی لە دالیا ئەچوو. دیسان هەوای ئیشق لی دامەوە. ئەتوانن بڵێن منی شێت کرده بوو. کەوتینە قسە و باس و خواست بۆم دەرکەوت ئەوانە کار لەگەڵ سەمیر دەکەن. کارەکەیان حەواڵە بوو. لە دواییدا بۆم دەرکەوت خەریکی کڕین و فرۆشتنی دۆلار و پارەی ترن لە یۆنان زۆر قاچاق بوو ئەو کاتە. کڕینی دۆلار و پارەی ڕووسی و ئەلبانی و وڵاتەکانی تر لە بازاڕی ڕەشدا تەنانەت هەر کەس پێوەی بگیرایە 6 ساڵ زیندانی دەبوو وەک قاچاقچی هەژمار دەکرا. سەمیر گەڕایەوە حیسابمان کرد. ئەو هەفتەیە 50,000 دراخمایدایە من. وتم زۆرە نامەوێ. لەگەڵ ئەوەشدا دیاری زۆری بۆ هێنابووم لە میسر. هاوڕێیەتیمان خۆش بوو لەگەڵ سەمیر. ڕۆژێک بەیەکەوە قەمسەڵەمان دەفرۆشت. وتم سەمیر ماریا زۆر جوانە. بە پێکەنینەوتی دەستت پێگەیشت؟ وتم نامن کاری وا ناکەم، بە تایبەت لە ماڵی تۆشدا. کەسی ئەو بێقیمەتە ئەیوت بۆ نایکەی لە ماڵی مندا. وتم سەمیر من و تۆ موسڵمانین. ئەزانی یارانی موسا بە بسملا لە دەریایەک پەڕینەوە. من و تۆ هەموو قورئانمان ختم کردووە. هێشتان لە ناو ئەم قوڕاوە دای؟ سەمیر تۆزێک ملی بادا و وتی زۆر حەزم دەکرد تۆ برام بوویتایە. منیش وتم جا ئێمە هەر براین، وامزانی بۆ ئیسلامەتی دەڵێت. سەمیر وتی نا برام بوویتایە، منت بەجێ نەهێشتایە لێرە. تەنها خۆمم متمانەم بە کەس نییە و کارەکەمان باشە و لێرە خێر زۆرە. وتم من نیازم هەیە بڕۆم بۆ ئەلبانیا بەداخەوە. ئەرێ وەڵا بەجێت دێڵم. سەمیر وتی شەمز مەڕۆ ماریات ئەدەمێ بۆ خۆت. وتم بۆ کڕیوتە؟ وتی نابۆت دەکڕم. هەستم کرد خەریکە وەزعەکە خراپ دەبێ. ماوەیەک بەردەوام بوو لەگەڵیدا. شەوێکیان سەمیر وتی شەمز دەعوەتی منی. بردمی بۆ چایخانە و مەطعەمی کەلسوم لە یۆنان. نانمان خوارد و شیشە میسریمان کێشا و بەرەو ماڵی ئەوان کەوتینە ڕێ. وتم سەمیر دەگەێنم بە پیاسە و دوای دەڕۆمەوە بۆ لای کاکە عەبەی ماڵتەپە. سەمیر وتی حەز دەکەم ئەم شەو لای من بی شەمس. وتم باشە. لە یۆنان کەس نەیدەوت خەسرە و
هەموو دایانوت شەمس لەسەر زمانی سەمیر کە چوینەوە ماریاش بانگی دەکردم شەمس سەمیر دەیزانی ڕۆشتنم نزیکە و من دەڕۆم بۆ ئەلبانیا وەک ڕێزێک گوایە بە ماریای وتووە لەگەڵ مندا بخەوێت ئەو شەوە وەک خۆی بۆی باس کردم تەنها ویستوێتی ئاواتێکی من بێنێتە دی تۆزێک دانیشتم بیریان هێنا و منیش نوێژی ئیشام نەکردبوو هەڵسام بڕۆم سوێندی لێ خواردم دانیشم و منی ناردە ژوورەکەی خۆی کە دەفتەری حسابەکەی بۆ بێنم کە چووم بە دوایدا دەگەڕام ئەوەندەم زانی ماریا هات بەڵام ماریای چی خەریک بوو باڵ بگرم لە دواوە باوشی پێدا کردم چووم بە ئاسماندا منیش بە هێواشی دەستیم بەردا و لەسەر بێدەکا واتە سیسەمەکە پاڵکەوت خوایە گیان فریام کەوی توانام نەماوە ئەوەی من دەمەوێت ئامادەیە ئەی هاوار چی بکەم تانە و تەشەنم لێ مەدەن من خۆم معتەریفم بە هەڵم بۆ ڕیسوایی خۆم لە بازاردا خەریکی دەفژەنینم ئەمەوێ ڕاکەمە دەرەوە دەوری یوسف ببینم ئەژنۆکانم ناڕوات و داوای ماریا دەکەن هەرچی شەیتانی دنیاە لە دەورم کۆبۆتەوە و دەڵێن جارێکی ترشتی وات دەست ناکەوێت لە دەست خۆتی نەدەی خوایە فریام کەوە بەشێک لە جلەکانی داکەند و ئەوەنەی تر جوانی نیشاندام و منی شێت کرد و ڕوژاندمی خوای پەروەردگار لە ڕووی خۆر و مانگ و ئەستێرەکاندا شەرمەندەم لە مرۆڤ و پەریەکانی شەرمەندەم تەنانەت لە ڕووی شەیتانی شەرمەندەم چونکە هەمویان لە کارەکانیان پایەدارن تەنها منم کە ناپایەدارم بمبەخشە ئیلاهی ناتوانم ئیتر خەریک بوو پەلاماری بدەم وتم گەروەکو یوسفم پێ ناکرێ با بەدەم قسەیەک بکەم بەڵکو ببێتە حوجەیەک بۆ قیامەت وتم ماریا من نەخۆشی ئایدزم هەیە ئاساییە وتم بەڵکو بڕوات نەیە بەلامدا ماریا دەستی کرد بە پێکەنین وتی شەمس 3 ساڵە من ئایدزم هەیە خوای گەورە فریام کەوت کەوای وت سوپاس بۆ خوا هۆشم هاتەوە بەرخۆم و لە خۆشیدا هەر ئەموت ترێ ئەتەم بوویت کردیانیت بە شەڕاب تۆ ئەی شەڕاب هەوڵ مەدا ببیتەوە بە ترێ هاتمە دەرەوە بە سەمیرم وت من ئیتر ئیش ناکەم بانی دەڕۆم بۆ ئەلبانیا سەمیر تووڕە بووتی بۆ شەمز نەخەوت لەگەڵتدا وتم با بەس ئەو نەخۆشی ئایدزی هەیە کەوام و سەمیر ئەژنۆی شکە من هاتمە دەرەوە سوپاس بۆ خوا شەمز بووم خوای گەورە ژیانی ڕوون کردمەوە لە دوای ئەوەی لەگەڵ قاچاقچیەکدا مامەڵەم کرد بۆ ئەلبانیا و لەوێشەوە بۆ ئیتاڵیا ئێوارە سەرکەوتم بە پاس لە ئەسینا ڕێکەوتین دوای 4 کاتژمێر چوومە ئەلبانیا و چوونە شارێک بە ناوی فلۆریا هەڵبەت لە ڕێگەی قاچاق لەوێش بەنیاز بووین بە بەلەم بپەڕینەوە بۆ جێگایەک لە ئیتاڵیا بەڵام قاچاقچیەک بە ناوی ئازادی سەعەکەلا پارەی قاچاقچیەکانی ئەلبانیای نەدابوو ئێمە 16 کەس بووین دەست بەسەر کراین لە ئەلبانیا بوو ماوەی 4 ڕۆژ ماوەی ئەو 4 ڕۆژە لە ماڵێک زیندان بووین لە ئەلبانیا دوای ئەوەش کە پارەکە نێردرا لەلایەن قاچاقچیەکەوە 10 ڕۆژی تروەستاین بە هۆکاری شەپۆلی زۆری ئاو نەپەڕینەوە بۆ ئیتاڵیا ئەو ماوەیە لە ئەلبانیا بووین چەند کوردێک بەیەکەوە بووین هەندێک شەو لە تاو بێ ئیشی تووشی قومار ببوون کەسێکیان خاوەنی خێزان بوو بە ناوی کاگ ئاراس کە خێزانەکەی و 2 منداڵی لەگەڵدا بوو دەوەرەقەی دۆڕاند شەو بوو بە شەڕ لە ناو یەکتردا لەسەر پارە کوڕێکیان بە ناوی کارزان زۆری کێشا بە سەرچاوی ئارازدا پارێکی زۆری لێبردبووەوە دەنگە دەنگی ئەوان منیان خەبەر کردەوە خێزانی ئاراز لە کاتی شەڕەکەدا پەلاماری کارزانی دابوو ئەویش پاڵێکی نابەژنەکەی ئاراس و خستی بەسەر مندا زۆرم پێ ناخۆش بوو تۆزێک تووڕە بووم و وتم دەدانی شەهەتی و قومار چییە پیسە ئەوەندە ئیزعاجن شەڕەکە دامرکایەوە ئاراس کچ و کوڕێکی جوانی هەبوو ئەو ماوەیە لە ئەلبانیادا بینم خۆش بوو لەگەڵ ئەو منداڵانەدا چوومە لایەن تەماشا دەکەم کاک ئاراس و خێزانەکەی کە ناوی ئاوازخان بوو هەردووکیان دەگرین وتم کاک ئارازەوە بۆ دەگری وتی هەرچی پارەمان پێبوو ئەو کارزانە خوێڕیە لی بردمەوە وتم خەتای خۆت بوو چۆن لەو کاتەدا دەوەرەقە دەکەی بە قومار کاکە خۆت تاوانباری ئەبێ بەرپرسیارەتی هەڵگیری ئاوازخان وتی کاک خەسرە و ئەو پیاوەی من هەر خوێڕی بووە ڕاستی کارزان خوێڕی نییە بەڵکو ئاراس خوێڕیە وتم بۆ خاتری خوا دەنگت نزم بکەولەنە ئەو خەڵکەدا چۆن قسە بە هاوسەرەکەت دەڵێ ئاوازخان با ئەوەندەی تر سوگ نەبێت لە بەرچاوی ئەو گەنجانەی تردا دوای شخصیەتی نامێنێ من دەچم قسە لەگەڵ کارزان دەکەم بزانم نیوەی لێ ناسنمەوە بۆتان ئاوازخان وتی
مەمنون دەبین کاک خەسرەوە گیان. ئاراس قسەی نەدەکرد، وەزعی زۆر ناڕەحەت بوو. چوون بۆ لای کارزان وتم: مامە کارزان دەوەرە قەت بردۆتەوە لە کاک ئاراس، ئەزانم دەی تریش لە جەماعەت بردۆتەوە. تەکلیفێک لێ دەکەم، پارەکەی کاک ئاراس بدەرەوە، خاوەن خێزان و دوو منداڵە، قەیسێکە بیکە بە دیاری دەستیان. زۆر بێ ئەدەب بوو، یەکسەر وتی دەبا هین بخوا، کێوتی قومار بکە. وتم: مامە کارزان من تەکلیفت لێ دەکەم. کارزان وتی: مامە خەسرە و کێ لە مۆزعەدا تەکلیف قبول دەکا؟ ئێمە یاریمان کردووە، خۆی هاتووە دانیشتووە، بە زۆر بانگمان نەکردووە، خۆ مناڵ نییە. بەجێم هێش زانیم قسەکردن لەگەڵیدا هیچ سوودێکی نییە. ناچار $400 پێبوو. وتم: $200 بۆ ئێوە، $200 بۆ خۆم. ئاوازخان وتی: وەڵا نایدەیتێ، ئەویش دەکات بە قومار، هەڵی گرە بۆ خۆت. منیش لە ژێرەوە $200کەمدا بە ئاوازخان. وتم: با پێتان بێ. ئەو ئافرەتە زۆر بە حورمەت بوو، لێی وەرنەگرتم. وتی: پارەی ترم شاردۆتەوە، خەمت نەبێ خەسرەوە گیان. باز هەستم کرد ڕاز نییە، تەنها ئافرەتێکی شەرەف بەرز و تەبیعەت قورس بوو. 4 کەس لەوان شەو دانیشتن قوماریان دەکرد، تەنها من و کوڕێکە کە نوێژمان دەکرد. ئاگام لێبوو کارزان تانەوتەشەری ئەدا لە کاک ئاراس و وتی: لە کوردستان قومارمان کردووە، ئەگەر کەسێک پارەی پێ نەبوایە ئەما ود لەسەر ژنەکەت ئەیکەین. کەوای ود خەریب و جنێوی بدەمێ، بەڵام دەمم بە زیکری خوا بوو، زۆر تووڕە بووم، نەشم دەتوانی هیچ بڵێم، چونکە ڕاستەوە خۆ قسەی دەکرد. ئاگام لە ئاراز بوو، لای ئێمەی بەجێ هێشت و چوو بۆ لای منداڵەکانی بۆ ژوورێکی تر. زۆر بەزەیم پێدا هاتەوە. چوومە لای کارزان و وتم: کارزان دەزانی کاتی خۆی منیش دەرپێم بە خەڵکێکدا کەندووە لەسەر قومار و دەرپێکەشم لێ بردۆتەوە، بەڵام سوپاس بۆخوا ئێمە بووین بە پیاوە و وازمان لە کاری قۆڕ هێناوە. کارزان وتی: تۆ پیاوی ئەوە نیت، ئەوە عەرز و ئەوە گەز، ئەگەر پیاوی یاریکە. وتم: ئاخە ئەوەکەی ئیشی پیاوە، حرامە دەنا تۆ جوزگەی. کارزان وتی: وەرە بزانە ناتان کەمە فروج. وتم: بانق دانێ، هەر ڕیزێک $100 بڕوا، بە یاری 21. دەسم کرد بە یاری قومار، $400 شک دەبم. سەرەتا 3 ڕیز ڕۆژ دۆڕاندم، لە 4مدا هات، لە 5مدا زیاتر هات، بە دوای 1دا هەموو نەخش بوو. وتم: دەرچۆ، دام لە بانقەکەی $700 بوو. بانقەکەیم برد، خۆم دەستم کرد بە تەوزیع تا درنگانێکی شەو یاریمان کرد. ئەم برد و ئەدۆڕام، تەنانەت ئاوازخانیش هاتبوو تەماشای دەکردم، بەدەم گۆرانیەوە تووشی ئەعسابم کردبوو. 33 وەرەقەم لێیان بردەوە. هەر لەسەر یاریەکەدا بووم، 10 وەرەقەم دایەوە بە کاک ئاراز لە بەرچاوی کارزاندا و وتم: ئێمە پیاوین. کارزان پارەی پێ نەماوتم، لەسەر دەرپێکە دیاری دەکەم. هەموو دەستیان کرد بە پێکەنی، ئەویش جنێوێکی دا بە من بۆی هەڵسام نیان هێشت شەڕ بکەین. وتم: یاریکە. کارزان وتی: یاری ناکەم، ماندوم. وتم: درۆ دەکەی، لاتم کرد، هیچت پێ نەماوە. وتی: ئێستاش لە تۆ زیاتر پارەم پێیە. دیار بوو درۆی دەکرد، هیچی پێ نەمابوو. وتم: درۆ دەکەی، 23 وەرەقەم پێیە، ئێستا هەمووی دەسووتێنم، من پارەی حرام ناخۆم. کەوام ود هەمویان خەریب و شێت دەبوون. زەبار کوڕێکی سلێمانی $200 دۆڕاند بوو، بە منی ود غوڵامی قۆنەرەکانتم بیکە بۆ خاتی خوا پارەکەم بدەرەوە مەی سووتێنە. یەکسەر دامەوە پێی. ئەوەی تر ناوی فەرمان بوو، خەڵکی دوکان بوو، $100 دۆڕاندە بوو. داوای کردەوە دامەوە بەویش. تەپڵەکێکی زگەرم هێنا، 20 وەرەقەم دانا لە بەرچاوی کارزان، چرخم نا بە $100ەوە، بەس بۆ ئەوەی زەلیلی کەم تا داوای کاتەوە. ئاگام لێ بوو عارەقی کرد کە گڕم بەردایە $100. جوان سووتە. هەرچی جەماعەت دەیانوت بۆ خاتری خوا مەی سووتێنە، وەڵڵاهی گوناهت دەگا. دەچین ئەیدین بە خواردن بۆ هەمومان. منیش زوو ئەموت: ئەگەر پارەی ئێوەیە بابتان دەمەوە. هەمویان ئەیانوت نا. کارزان هەر قسەی نەکرد، دیار بوو زۆر ناڕەحەت بوو. $100 ترم دەرهێنا، ویستم سەرخی پێوە بنێم. ئاوازخان وتی: کاک خەسرەوە بیکە بە خاتری پێڵاوەکانی خۆت مەی سووتێنە و بیدە بە کاک کارزان. وتم: کارزان پارەکەت بدەمەوە لەبەر خاتری پێڵاوەکانی ئاوازخان؟ کارزان وتی: خۆت دەزانی. وتم: دەبڕۆ داوای لێبوردن لە ئاوازخان بکە و ئەوە پارەکەت. یەکسەر 19 وەرەقەم دایەوە دەستی. وتم: بۆ ئەوەی ئەوەندەی تر زەلیلی نەکەم، سپاندم بە گوێیدا چ قسەیەکی قورسی کردبوو بەرامبەر بە ئاراز و ئاوازخان. کارزان خێرا هەڵسا چۆ لای ئاوازخان، داوای لێبوردنی کردووتی: خوشکی بەڕێزی منی و دەستی کردە ملی ئاراسیش. ئەو شەوە لە بەرچاوی هەمواندا
داوای لێخۆشبوونم لەخوا کردو چوومە سەر بەرماڵ و تەوبەم کردو 2 ڕکعات نوێژی تەوبەم کرد و دوای نوێژیش 100 دۆلارم لە گیرفانی خۆم دەرهێنا دام بە کارزان و وتم ئەوە 100 دۆلارە مافی من نەبوو بیسووتێنم من هەڵەبووم بەڵام ئەوە 100 دۆلارەکەت سەری کارزانم ماچ کرد و وتم ببوورە مامە کارزان گیان ئێمە برایەکین هەڵساوتی بە شەرەفم نایەتە گیرفانم وتم ئەی هاوار بۆ سوێن بە شەرەف دەخۆی شەرەف سوێندی پێ ناخورێ چونکە مامە کارزان زۆر جار شەرەفی خۆشمان لەسەر قومار دەدۆڕێنین تەنها با سوێن بەخوا بخۆین کە هەرگیز نامرێت و هەمیشە ئاگای لێمانە کارزان وتی خەسرە و با بەوازمان لێبێنە تا ئێستاش باوکم دەرسێکی وای پێ نەداوم و تەمەی نەکردوم کاکە ئەوەندە بریندارم مەکە تەواو پارەم ناوێ بەخوا زۆر قسە بکەی خۆم نۆزەوەرەخەکەش دەسووتێنم ئەو شەوە کۆتایی هات و ناخۆشترین شەوی من بوو دوای 2 ڕۆژ چووینە ئیتاڵیا وڵاتی ئیتالیا ڕێسواتر بوو لە ئەسینا هەر جێگا نەبوو هۆتێل گرانتر بوو پارەی گیرفانم بەشی چەند ڕۆژێکی دەکرد داوای پارەم کرد لە ماڵەوە پارەی حازر نەبوو حەزیشم نەدەکرد زەخت بخەمە سەر ماڵەوە دایکم وتی ئەگەر زۆر زەرور نیت چەند ڕۆژێک بوەستا تا پارەیەک دێتە دەستمان ئەو کاتەش 100 دۆلار بە 2000 دیناری سویسری بوو منیش برا و خوشکم زۆر بوو نەدەکرا لەبەر خۆم دەستی ئەوان ببەستم پارەم پێ نەبوو لە ئیتاڵیا چوون بۆ کرێکاری بە بۆنەی کوڕێکی کوردەوە لە ڕۆما 5 ڕۆژ چوون بۆ بارکردنی ئاسن و تەختە بۆ چەند قاتێک ئیشم بۆ کابرایەکی مەغریبی دەکرد دوای 5 ڕۆژەکەش پارەکەیان نەداینێ و دەریان کردین و وتیان قسە بکەن دەچین پۆلیستان بۆ بانگ دەکەین ئێمە زمانمان نەدەزانی پۆلیسش بەهاتبایە دەگیراین و ئازاریان دەداین و لەوانە بوو قسەیەکشمان بۆ دروست بکەن دواترش نەمان دەزانی چیمان لێ دەکەن من ئاسنێکم کێشا بە پشت ئەو مەغریبی کە ئیشمان بۆ دەکرد و بە عەرەبی پێم وت هذا هو حەقی خستم بە عەرزەکەدا ڕام کرد و چوومەوە بۆ ڕۆما بەڵام ئەوەندە ماندوو بووم تەنانەت خوێنم دادەنا ئەو چەند ڕۆژە خوای گەورە تۆڵەی زیاتریشیان لێ بستێنێت هاتمەوە بۆ ناو شار چوومە چایخانەیەک دانیشت بووم کوڕێکی کرمانز هات و وتی ئیش دەکەی وتم دەیکەم بردمی بۆ ماڵ گواستنەوە من و 2 کوڕی تر بووین دوای تەواو بوون کرمانزە هیچ و پوچەکەش بەجێی هێشتین و ڕای کرد هاتینەوە بۆ ڕۆما ئەو ئێوارەیە زۆرم برسی بوو ماندووم هیچ پارەم پێ نییە نزیک تەنەکە خۆڵێک بوومەوە بەڵکو شتێکی تێدا دەربهێنم و بیخۆم بە دزیەوە چوومە لای تەنەگە خۆڵەکە و هەر تەماشام دەکرد چاوم بەناو تەنەگە خۆڵەکەدا دەخشان دەستم بر شتێک دەربهێنم کوڕێکم بینی ناوی لوقمان بوو هات بۆ لامەوتی مامە خەسرە و چۆنی ئەوە چی دەکەی لێرە وتم تۆ تەماشای ئەو هەتیوە ناکەی چۆن پەیدا بووە لێرە ناسیمەوە کە لە زیندانی ساڵۆنیک بەیەکەوە بووین ئەو کوڕا خانەقینی بوو لە کاتی شەڕی من و مەئمون لە پشتم وەستا لوقمان دووبارە وتی ئەوە چی دەکەی لێرە وتم وەڵا چاوەڕێی کوڕێک دەکەم لە ڕاستیشدا چاوەڕێی کەس نەبووم لە تەنەگە خۆڵەکەدا بۆ نان دەگەڕام بیخۆم لەم قسانەدا بووین ئەوەندەم زانی ئاراز مێردی ئاوازخان لەوێدا پەیدا بووتی مامە خەسرە و چی دەکەی لەگەڵ لوقمان دەستی کرد بە قسە وتی ئەم کوڕە ئەو کوڕەیە کە ئاواز بۆی باس کردی پیاوەتێکی زۆر گەورەی لەگەڵ کردوون ئاراز زاوای لوقمان بوو واتە ئاوازخان خوشکی لوقمان بوو لوقمان وتی چی دەکەی بڕۆ دەچین بۆ چایخانەی عەرەبەکان داوەتی منی وتم آخر چاوەڕێی کوڕێکم دێ بۆ لام هیچ نەبوو بەس خۆم بادا و خۆم قورس کرد خەریکە دەمرم لە برسادا دەستی کرد بە گیرفانی دا و بۆ یەکەم جار موبایلم بینی بە دەستی لوقمانەوە وتی تەلەفۆنی بۆ بکە وتم تەلەفۆنی نییە کێشە نییە دێم لە خزمەتتاندا دەبم چوین بۆ ئەوێ بامێ و قۆزیان بۆ بان کردم و تێر و پڕ نانمان خوارد سوپاس بۆ خوا تێرم خوارد لوقمان وتی من لە زیندان بۆم باز نەکردی نەموێرە بەڵام بۆ زانیاریت من جنسی ئەڵمانیم هەیە و خەریکی قاچاقچێتیم لە ئیتاڵیاوە بۆ ئەڵمانیا وەرە بەیەکەوە کار بکەین و تۆش کوڕێکی ئازا و باش و چاونەترسی ئەو ئیشا بە من و تۆ دەکرێت لەم قسانەدا بووم کابرایەکی کرمانزم بینی لوقمانم بەجێهێشت چاوم زەوی نەدەبینی ئەوەندە تووڕە بووم لەو هیچ و پوچە ڕوون کردە کرمانزەکە و یەخەیم گرت وتم ئەو پارەیەم بدەریە وتی نادناسم هەروتی نادناسم هەتا توانیم یەک کەلەم کێشا بەدەمیدا پڕم کرد لە خوێن باش بوو بە شەق 6 لیرەی ئیتاڵیم وەرگرت لە کابرای کرمانزی خوێڕی و وازم لێهێنا
لوقمان وتی بۆ 6 لیرە وا دەکەیت؟ 6 لیرە چییە؟ ئەی ئەگەر بگیرەی سنوورداشت دەکەنەوە، ئەی ئەگەر بگیرەی سنوورداشت دەکەنەوە، بەخوا ئێرە خەتەرە. باسەکەی خۆمم کرد بۆ لوقمان کە هیچ پارەم پێ نییە، ئەوە وەزعەکەمە. 5 ڕۆژ ئیشم کردووە، پارەیان نەداومەتێ. ئەم کابرایش بردوومی بۆ ئیش، هەر پارەی نەداومەتێ. ئەی چی بکەم؟ مافی خۆشم وەرنەگرمەوە. ئەو کاتەی منت بینی لای تەنەگە خۆڵەکەەوە بۆ خواردن دەگەڕام. کەوام و لوقمان زۆر بێتاقەت بوو. بردمی بۆ ئۆتێلەکەی خۆی. خۆم شۆرد و جلی سەرتاپای بۆ کڕیم. مۆبایل و 250 دۆلاریشی پێدام. لوقمان وتی لێرە نەفرم بۆ کۆکەرەوە، لەم ئۆتێلەی منیش بە. من دەیان بم بۆ ئەڵمانیا. 3 سیارم هەیە لەگەڵ 2 کوڕی ئیتاڵی شەریکم. تۆش لێرە کۆیان بکەرەوە، هەر نەفری 500 دۆلاری لێوەربگرە و 100 دۆلاریش بۆ خۆت. مۆبایلەکەم دایەوە و 250 دۆلارەکەشم بۆ دەرهێناوتم. قاچاقسێتی بە من ناکرێ، ئەوە کاری من نییە. خۆشت باش من دەناسید نابمە چەوری کەس. لەم قسانە دابووین ئاواز خان خۆی کرد بە ژووردا، وەک ئەوەی من برای ئەو بم و لوقمان هیچی نەبێت. چەند جار وتی بەخوا لە لوقمان خۆشترم دەوێ. بەردەوام بوو لە قسەکانی وتی لە ئەلبانیا شەڕەفی منی کڕیەوە، دەنا ئەو ئاراسە خوێڕەی مێردم ئەی دۆڕاندم. عەرزی ئاوازخانم کرد تۆ خوشکی گەورە و ئازیزی منی، بەخوای لوقمانی براشت ئەو مەسلەحەت چییە؟ من دەڕۆم پارەی زلەکانیش ئەدەمەوە، با تۆزێک ئیش بکەم مامە لوقمانگیان. لوقمان وتی ئیشی چی؟ باشە ئەگەر کار ناکەی لەگەڵم وەرە ئەدبەم بۆ ئەڵمانیا ئەمشەو، خۆ ئەتوانم پیاوەتی ئەوەت لەگەڵ بکەم. وتم ئەوە قسەی پیاوە، مەمنون دەبم ئەگەر ئەوە بکەی. ئاواز خانوتی لوقمان بی بە و ئەوەی خەسرە و دەیەوێت بۆی بکە. مەمنونیم دەربڕی بۆ لوقمان. لوقمان وتی زۆر باشە، سبەی ئێوارە خۆت ئامادەکە، 4 کوڕی ترت لەگەڵدا دەنێرم. یەکی 500 دۆلاریان لێوەربگرە و تەکسیەک دێ بە شوێنتان، یەکسەر سەرکەون بۆ میوشن لە ئەڵمانیا. وتم چی بکەم لە پارەکە؟ وتی 500 دۆلار بدا بە شۆفێرەکە و باقیەکی هەڵبگرە بۆ خۆت، با پێت بێ. وتم نامەوێ بۆ چی مەکاک؟ ئاواز خانوتی ئەوە دیاری خوشکی خۆتە، بە هەر پێت بێت. شەو سەرکەوتم خۆم لە پێشەوەی سیارەکە دانیشتم و سواری تریش لە دواوە. 20 وەرەقەشم لێ وەرگرتن. دوایی 5 وەرەقمدایە کابرای ئیتاڵی. پۆلیس لە ئەڵمانیا لە بانۆفی موشین گرتمی و واتا وێزگەی میترۆکانی ئەڵمانیا لە ژێر زەویدا بوو. ئەو بنێشتە و ساردی کە پێم بوو نەمساوی بوو. وتیان تۆ لە نەمساوە هاتووی، سنوورداشیان کردمەوە بۆ نەمسا. لە دوای ئەوەی لە شاری موشن گیرام درامەوە بە نەمسا، بە هۆکاری چەند کەرەستەیەکی نەمسایی کە پێم مابوو. هەر ئەم شەوە چوومە زیندان، بۆ بەیانی ناردیانم بۆ زیندانێکی تر پڕ بوو لە جزائیری و مەغریبی و نەتەوەکانی تر. ماوەیەک مامەوە کەسم تێیدا نەدەناسی. 50 بۆ 60 کەس لەم هۆڵەدا بوون. کاتی نوێژی نیوەڕۆ ڕوون کردە دیوارەوە بۆ نوێژکردن. یەکێک لە جزائیریەکان هات بۆ لاموتی قیبلەکەت خوارە ڕاستی بکەرەوە. نوێژم کرد، ئەوانیش لەگەڵمدا نوێژیان دابست. کە سەلامم دایەوە ماشەئەڵڵا لە دواوە 20 کەس نوێژی دەکرد. کەسێک بە ناوی عەبدولقادر هاتە لام وتی بۆ گیراوی. حاڵ و گوزەرانی خۆمم بۆ ڕوون کردەوە. عەبدولقادر وتی ئەگەر بیت و خۆت نەخۆش نەخەی، لێرە بەرەو دادگات بەرن، ئەوە 1 مانگ حکم ئەدرێ. ئینجا ئەڵێن بڕۆ داوای ئیقامە بکە. وتم ئەی چۆن خۆم نەخۆش بخەم؟ عیب نییە؟ وتی هەوڵ بدە ماسیەکی قوت و هەڵبچڕە با کۆن بێت و بۆگەن بکە. ئەو ڕۆژەی بانگت دەکەن بۆ دادگا پێشتر بیخۆ، بەڵکو نەخۆش بکەویت و تێکت بدا. کە پشکنینیان بۆ کردی دەزانن گەر نەخۆش بیت هەر هەفتەیەک زیندانی دەکری. قوتیەک ماسی دامێ و هەڵم پچڕی و خسمت جێگایەک بۆ ئەوەی میکرۆب و ڤایرۆسی باشی بۆ بچێ. دوای 3 ڕۆژ ناوم هاتەوە بۆ دادگا. شەوەکەی دەستم کرد بە خواردنی ماسیە بۆ گەنەکە. هەر سەری سەعاتێک عەبدولقادر دەهات و ئەیوت هیچت لێ نەهات؟ وتم نەوەڵا عیبم نییە. دوای چەند سەعاتێکی تر عەبدولقادر پرسیاری کردەوە. منی ناو نابوو کوردی. وتی کوردی عیبت نییە؟ وتم نا، هیچ گۆڕانکاری ڕووی نەداوە. شەو خەوتم بەیانی بردمیانە دادگا و 1 مانگ حکم درام. لە ماوەی ئەم مانگەدا لەگەڵ لیبیەکاندا فێری زمانی عەرەبی بووم. باشترین قوتابخانە بوو بۆ زمانەکەم. هیچ کوردی تێدا نەبوو. دوای ئازادبوونم لە ڤیەننا هاتمە دەرەوە ناردیانم بۆ کەمپ. دوای سەعاتێک سیارم گرت و هاتمەوە بۆ ئەڵمانیا. چوومەوە میوشن و دیسانە و گیرامە و ناردیانم بۆ کەمپی بەیروت کە 4 کوردی تێدا بوو بەخۆمەوە. لەوێ پڕ بوو لە عەرەب و کۆسۆڤی. شوێنێکی زۆر ناخۆش بوو. زیندانی کۆنی نازیەکان بوو. کردبیانە کەمپ.
یەک دوو هەورامی لەوێ بوون زۆر کوڕی چاک بوون، بەڵام بۆ من وەکو کۆسۆڤی وابوون هەر بە هەورامی قسەیان دەکرد. منش تەزیلێکم دۆزی بووەوە چاکم کردەوە، بەڵام شریتم پێ نەبوو. چوون بۆ لای ئەو هەورامیانە وتم هیچ شریتێکتان لایە؟ ئەوانە شریتێکی هۆرەی هەورامی و گۆرانی و چەپڵەی هەورامی بێمۆسیقایان دامێ و گۆرانی بێژەکە ناوی عوسمان کێمنەیی بوو. شریتم خستە سەری ئاگاشم لێ نەبوو تەواوی دەنگیمدا بووێ بە هۆرە و گۆرانیەکان عوسمان کێمنەیی. بەرپرسی کەمپەکە و هەرسی کۆسۆڤی و عەرەبە هاتن، ئایان وت خوا مێشکمان تەقی ئەوە چیە دادناوە؟ منیش لام بر ماوەیەکی پێچ و ڕەفزم وەرگر. شریتی عوسمان کێمنەیم خستەوە سەری و هەورامیەکان دابیانە خۆم. بەرپرسی کەمپەکە هاتووتی ئەو شریتە نافرۆشی؟ وتم با. وتی 200 مارکت ئەدەمێ بەس بیشکێنە. وتم باش. نەمشکاند و دامەوە بە هەورامەکان و لە ڕێگەی کوڕێکی گەڕەکی خۆمانەوە ناوی چەند خزمێکی خۆمم دۆزیەوە لە نۆرنبێرگ و کەمپم بەجێهێشت. هیچم پێ نەبوو. لە نۆرنبێرگ کوردەکان شەڕەچەقۆیان کردبوو لە نێوان یەکێتی و پارتیدا. ئەو دەما مامە ڕۆستەم لە نۆرنبێرگ بوو. ڕۆژێک لای مزگەوتی تورکەکانەوە دەگەڕامەوە بۆ جێگایەک پێیان دەوت مارکاوف. لەوێ گیرام. ڕێک مەلەفم ئاشکرا بوو کە لە نەمسا گیراوم. نەمساوتی نامەوێت پەنجەمۆری ئیتاڵیای هەیە. ئیتاڵیا وتی نامەوێت پەنجەمۆری یۆنانی هەیە. یۆنان وتی نامەوێت لە تورکیاوە هاتووە. سواری تارەیەکی محتەرەمیان کردم و بۆ یەکەم جار سەرکەوتم بە فڕۆکە بۆ تورکیا بە زیندان کراوی. ناردمیانەوە ئەنقەرە. هەر چۆن بوو لە مەتار خۆم دزیەوە نەگیرام سوپاس بخوا. هاتمە دەرەوە لە ئەنقەرە بەرەو بیوک چەکمەجا کەوتمە ڕێ بۆ فڕنی سەمونەکەی ماڵی ئایدن ئابێ. چوومە ئەوێ سەیدا حلمی هات بۆ لام وتی ئەوە چییە کەریم نەڕۆشتووی؟ وتم بەڕێ وەڵای لە ئەڵمانیا سنوورداش کراومەتەوە. زۆری پێ ناخۆش بوو. لەلایەن دانیشتم تا ئایدن هاتەوە. ئەویش باوشی پێداگرتم و خۆشحاڵی خۆی دەربڕی. باوکی لەگەڵ بوو من هەر پێم دەوت دەدا واتا باپیرە. کلیلی ژوورەکەی خۆمیان دامەوە. چوومەوە ئەو ژوورە سارد و سڕە. بۆ بەیانێکی دەستم کردەوە بە ئیشکردن لە تورکیا وەک ژیانی ساڵ و شتێک لەمەوبەر. تەلەفۆنم کرد بۆ دایکم. دوای هەواڵ پرسین خۆشحاڵی خۆیان دەربڕی وتیان شکور گەیشتوتە جێگای خۆت؟ دایکم لەکوێیت؟ منیش یەک درۆی زلم بۆ کردووتم لە ئەڵمانیا. ئەویش ناوی خزم و کەسوکاری بۆ هەڵ ئەدام لە ئەڵمانیا کەی لێ و کەی لێ نییە. منیش زۆر بەزەیم بە خۆمدا دەهاتەوە. شەوێکیان خەوم لێ نەدەکەوت چوومە دەرەوە بۆ کەنار دەریا لە بوویک چەکمەجا. دەفتەری تەلەفۆنەکەم پێبوو. تەلەفۆنم کرد بۆ لوقمانی قاچاقچی هاوڕێم. لوقمان وتی لەکوێی؟ وتم تورکیا. یەکەم جار وای زانی گاڵتەی پێدەکەم. دوای بۆم باس کرچیم بەسەر هاتووە. لوقمان برایەکم لە تورکیایە لەم ڕۆژانەدا دەرەچن بۆ یۆنان لەسەر ئاو بە سیارەکەی خۆم چاوەڕێیان دەکەم. تۆش لەگەڵ ئەوان وەرە دوو وێنەی خۆشت بگرە لەوێوە بۆم بهێنە با خێرا پاسەپۆرتت بۆ دروست بکەم. وتم نەفەری کێن؟ وتی کوڕێکی ئێرانیە ناوی شەهرامی بەلەمە ئەدرەسی دامێ و تەلەفۆنم داخستەوە. لەو ماوەیەدا ئایدن وتی یاسەمین لە ماردینە هەواڵم داوەتێ کە تۆ هاتوویتەتەوە زۆری پێخۆشە مانگی داهاتوو دێنەوە لەگەڵ عەلی کوڕم لەوێ مەشغوڵی ئوتێلێکن لەوانەیە تۆش بچیت بۆ ماردین و یاسەمین وتێتی با بێتە ئێرە کار بکە. منیش زۆر قسەم نەکرد بەس بە پێکەنینەوتم لای تۆ کار دەکەم ئایدن ئابێ. شەهرامی بەلەمم دۆزیەوە خوایە سیمدی چوومە شوقەکەی یەکێک تلیاک دەکێشێ یەکێک حەشیش یەکێکی تر هەموو گیانی خوێنە دوان لەو لاوە دەخۆنەوە. وتم کامەیە کاک شەهرام؟ یەکێکی زیقنی بۆگەن هات بۆلام. من شەهرامم بزانم چیت دەوێ. وتم خەسرە و لوقمان ناردومی بۆ لای تۆ کە دەردەچین لەگەڵ براکەیدا بۆ سەر ئاو دەمەوێت کاک شێرزادی برای کاک لوقمان ببینم ئەمانەتم پێیە بووی. من نزیکەی دەوەرەقم پێبوو. لوقمان وتی ئەگەر پارەت پێیە بیان دەرێت تاوکو دەگەیتە لام لەسەر ئاو. شەهرام خۆشحاڵم ئاغا خوسرە و ئاغا لوقمان باسی تۆی بۆ کردوم نۆکەری دەکەم فەرموو بیرەیەک قلیانێک چیت دەوێت لە خزمەتت دام. وتم سوپاس کاک شەهرام گیان بەڵام کاک شێرزاد لەکوێیە؟ سیارێکی فیاتی پێبوو خۆی بردمی بۆ لای کاک شێرزاد لە شوقەیەکی تر بوو. چوومە لایەن و هەژ وەرەقەمدایە شێرزاد وتم لەو جێگایەم و ئەو پارێش کاک لوقمانی برات بۆی ناردووی. بە شەهرامی شموت کەی دەرەچین؟ وتی شوێنەکەتم پێ بڵێ خۆم دێم بۆ لات و ئاگادارت دەکەمەوە. هەفتەیەکی پێچ و بەردەوام کارم دەکرد لای ئایدن ئابێ
بەڵام 1 لیرەم لێ وەرنەگر. ئەوی ژوای دەزانی داوای ناکەم بۆ ئەوەی کۆ ببێتەوە، پێویستم بە پارەیە. دوای ئەوە ئێوارەیەکیان شەهرام هات بۆ لامەوتی ئەم شەو دەردەسین وەرە ئەو جێگایە. ماڵ ئاوایم کرد لە حلمی، بەس هیچی نەوت بە ئایدن. خەریکی پێچانەوەی کۆڵە پشتێن بووم. ئایدن دای لە دەرگاکەم و هاتە ژوورەکەم. 500 دۆلاری دامێ و تەوقەی لەگەڵ کردم و ڕۆشت. وا بزانم وتی یاسەمین دێتەوە بۆلات، بەداخەوە تۆ نابینێ. من باش تێ نەگەیشتم، هەر ئەمود ئەڵڵا ڕاست ئۆڵسن. دەرچووم چوومە سەر ئاوی گەورە. لەوێ تەماشا دەکەم شەهرام لەگەڵ کوڕێکی تری فارسدا لە پەنای دارێکدا ڕادەبوێرن. نەمدەزانی چی بکەم. چوومەوە بۆ لای شێرزاد وتم شتێکی وا بووە، دەمەوێت لەو هەتیوە پیسە بم. شێرزاد: کاکە تۆ حەقن نەبێ، ئێمە ئیلاقەمان چییە؟ هەر چووینە ئەو بەر لەمان زیاد دەبینەوە. بەلەم ئامادەکرا ویسیان ژنەکەی شێرزاد بەرنە ئەو بەر بە تەنها و شێرزاد بمێنێ. قبوڵم نەکرد. شێرزاد: ئاساییە. وتم ئاسایی نییە، کاکەیان لەگەڵ خۆتدا دەیبەی دیان نابێت. پەڕینەوە لوقمان چاوەڕێمان بوو. سواری سیارە بووین و یەکسەر بۆ بولغاریا و ڕۆمانیا. دای بەزاندم چوون پەنجەمۆری پێکردم لە دوکانێکدا و خستێ سەر پاسەپۆرتەکەم و پاسەپۆرتی دامێ. بە قسەی خۆش 2 ڕۆژ بەڕێگاوە بووین، بە ئیسراحەت تا گەیشتینەوە سلۆڤاکیا و هەنگاریا و چیک و پاشان ئەڵمانیا و لەوێەوە منی سواری سیارێکی دیکە کرد بۆ نەرویج و 800 دۆلارەکەشی دامەوە. هاتمەوە وڵاتی نەرویج و خۆم تەسلیم کرد. ئەوەی کە منی ناڕەحەت کرد ئەوە بوو دوای 2 ساڵ بیستم کە لوقمان لە یۆنان لە شاری ئەسینا بە چەقۆ کوژراوە. نەرویج بۆ من وڵاتێکی نوێ بوو، لە هەمان کاتدا نامۆ بوو. دوای چەند ڕۆژێک بردیانین بۆ شارێک بە ناوی هامەرفێست کە لووتکەی جیهان بوو. شەو ڕۆژ تایدا یەکسان بوو. لە هاوینەکەیدا نیوەی شەو ڕۆژ بە ئاسمانەوە بوو. لە زستاندا هەر شەو بوو. ئەی خوایە کە بێزار بوو. چۆن لەگەڵ ئەو ژیانە نوێدا هەڵبکەین و سیر و ئەدات و چی دێتە پێشەوە. لە دوای گەڕانێکی زۆرم بە جیهاندا و تێڕامانم بە هەموو ئەو کۆمەڵگەیانەی کە پێیاندا تێپەڕیم و وردبوونەوەم لە ژیان و کەش و هەوای ئەو جێگایەدا. لە هەمان کاتدا ئەو هەسوو ناخۆشیەی کوردەکان کە لە دەرەوەی وڵات تێیدا دەژیان، دووری لە وڵات و لە کەسوکار هەموو ئەمانە کاریگەریەکی یەکجار زۆریان خست بووە سەر خودی خۆم و پەیوەندیەکانیشم. زۆر کات دوو کەسایەتیم لە خۆمدا بەدی دەکرد، واتە کەسایەتێکی دوو جەمسەریم هەبوو. لە زانستی دەرونیدا پێی دەوترێت دەرۆن پارسۆیی یاخۆ دوو جەمسەری. کەسایەتی یەکەم زۆر ناسک بوو. لە کاتی جوڵاندنی هەست و سۆزم بەکارێکی زۆر بێبایەخ فرمێسک لە چاوەکانم دەهاتە خوارەوە. کەسایەتی دووەم زۆر دڵڕەق و بێبەزەیی. زۆر جار لەسەر پارچەنانێک لە زیندانی ئەو وڵاتانی پێیدا تێپەڕی بووم، دەم کردە شەڕەچەقۆ. لەو کاتانەدا زۆر کەسێکی دڵڕەق بووم. هەموو ئەمانە و جێگیربوونم لەو وڵاتەی کە تێیدا نیشتە جێبووم، نەزانینی زمانی ئەو وڵاتە و دوورخستنەوەم بۆ شارێکی بچووک و تێکەڵ نەبوونم لەگەڵ خەڵکیدا، ئەمەش کاریگەریەکی زۆری هەبوو لەسرم. جاری وا هەبوو شەوان لەبەر تەنهایی فرمێسک لە چاوەکانمدا گۆمیان دروست دەکرد. زۆر جار ڕووباری گریان بە چاوانمدا دەریان دەکرد. لەسەر کۆڵمەکانم ڕێزکەی گرتبوو، بێ لەوەی بەدەمگریانەوە بیرەکانی خۆم دادەمرکاندەوە. تا ماوەیەکی زۆر بەم شێوەیە مامەوە، بەڵام بێزاری زیاتر تەنگی پێ هەڵدەچنیم. لە دواییدا هەر لەم شارە خولێکی زمانی ئەو وڵاتە کرایەوە. منیش بەشدار بووم. تۆزێک سەبووری بە دڵ و دەروونم داهات. ماوەی ساڵێک بەردەوام بووم. زۆر بەسوود بوو. توانیم سەرەتایەکی باش فێر بم. وردە وردە لەگەڵ بەکارهێنانی وشەکانی توانیم لەگەڵ خەڵکیدا بکەومە گفتوگۆ. لە هەموو ناخۆشتر ئەوە بوو ئەو جێگایە زۆربەی کاتەکانی شەو بوو یان ڕۆژ، واتە هاوین لە نیوەی شەودا ڕۆژ بە ڕۆژ بەسەرمانەوە بوو وەک نیوەڕۆ. لە زستانیشدا خۆر هەڵ نەدەهات. لە نیوەڕۆدا ئەستێرە بە ئاسمانەوە بوو. ئەو کەشە زیاتر باری دەرونیمی ئاڵۆستر کردبوو. زۆر نامەوە بوو بەلامەوە. هەنێ پەیوەندیم لەگەڵ خەڵکی پەنابەرەکاندا دروست کردبوو، وەکو کورد و عەرەب و هەندێک نەتەوەی تردا. ئێوارەیەک ماسیەکی زۆرم ڕاو کردبوو. زۆر حەزم لە ماسی بوو بە برژاوی لەگەڵ لیمە و تەماتە و پیاز و هەتا دوای. بێ ئێوە ناخۆش گەڕام و باڵەخانی پەنابەرەکان کە خۆشم هەر لەوێ دەژیام. هەرگیز پێم خۆش نەبوو بە تەنها خواردن ئامادە بکەم. هەر لەبەر ئەوە پیاوێکی بەتەمەنمان لەگەڵدا بوو، خەڵکی بەغداد بوو و لە هەمان کاتدا کەسایەتێکی بەهێزی هەبوو لە ناو هەموو پەنابەرەکاندا و پێشتر لە بەغدا پزیشک بوو.
زۆر ڕێزی لە من دەگر، زۆر جار لەبەر ئەوەی زمانی ئینگلیزی باش بوو یارمەتی منی دەدا لە کاروباری ڕۆژانم. لەو وڵاتە ئەویشم بانگێش کرد و دانیشتین بەیەکەوە، دەستمان کرد بە ماسی خواردن، کەوتینە باسی گێڕانەوەی وڵاتی خۆمان و جار و باریش گلەیمان لە بەختی خۆمان دەکرد. لەم گفتوگۆ و ئاڵوگۆڕکردنی بیر و باوڕ و ئەو شانەدا بوون. لە ناکاو بەهێمنی لە دەرگای ژوورەکەی من درا و منیش هاوارم کرد فەرموو. لەبەر ئەوەی دەرگای ژوورەکەم دانەخستە بوو، بەڵام جارێکی تر هەر لە دەرگاکە درایەوە. کە بەرەو ڕووی دەرگاکە چووم، سێ ئافرەتی نەرویزی لەگەڵ پیاوێک لە بەردەمی دەرگای ژوورەکەی مندا بوون. داوایان لە من کرد کە بێنە ژوورەوە. منیش وتم بە خۆشحاڵیەوە فەرموون. لە ڕاستیدا من زۆرم پێخۆش بوو، بۆ یەکەم جار بوو خەڵکی ئەو وڵاتە بێنە لام. منیش کەسێکی کۆمەڵایەتی بووم، زۆر حەزم بە تێکەڵبوونی خەڵک بوو. لە دوای خۆناساندنیان بە من و پزیشکەکەی هاوڕێم کەوتنە پرسیار لێمان کە خەڵکی کام وڵاتن و هەندێ وتە و باس. پیاوەکە ڕووی کردە من و پێی وتم ڕۆژی شەمە کاژمێر 5 ئێوارە بانگێشتن بۆ کڵێسای ئەنتۆنیۆ، لەوێ سەیری فیلمێک دەکەن و پاشان هەندێک کێک و چا بەیەکەوە دەخۆین. ڕوون کردە پزیشکەکەی هاوڕێم وتم دەڵێ چی؟ پێی وتم کە کابرا دەڵێ چی و وتیشی. خۆ ئێمە بێکارین، با بڕۆین، کارمان چییە؟ کات بەسەر دەبین و هەندێکش کێک دەخۆین، تۆ دەڵێ چی؟ وتم باشە بێکارین، با بڕۆین، من پێم خۆش دەبێ. کە ئێمە ڕەزامەندی خۆمان نیشاندا، ئیتر ئەوانیش ڕۆشتن. من و پزیشکەکەی هاوڕێم هاتینە دەرەوە، سوینە لای پەنابەرەکانی تر و ویسمان بەوان بڵین. دیار بوو ئەوان پێش ئێمە بانگێش کرابوون. لەویا بۆمان دەرکەوت کە ئێمە دوایین کەس بووین. چاوەڕێ بووین تا ڕۆژی دیاری کرا و لە بەردەم باڵەخانەی پەنابەرەکاندا هەموو پەنابەرەکان خۆیان ئامادە کرده بوو. هەندێکیان وا خۆیان گۆڕی بوو، وایان دەزانی بۆ ئاهەنگ دەچن. لە ئافرەتێکی کوردم پرسی، ئەو بووە خۆت گۆڕیوە و جلی کوردیت لە بەردایە؟ وتی کورە با تۆزێ هەڵپەڕم، خۆ دڵم شەقی بر لەم کەمپەدا. وتم ئێمە بۆ ئاهەنگ ناسین، کەس هەڵ ناپەڕێ، ئەوە کڵێسایە و جێگایەکی ئاینیە. وتی بۆ ئاخوندن؟ دیار بوو لە ئاخوند ڕای کرده بوو، هەر لەو کاتەدا پەشیمان بوو. وتی من حەزم پێی نییە، وام دەزانی هەڵدەپەڕین. بۆم باس کرد کە ئەمانە ئاینێکی جیاوازن و لەوانە نین کە تۆ بیری لێ دەکەیتەوە. دیار بوو بە تەواوی پەشیمان بووەوە، چونکە ئەو خۆی بۆ هەڵپەڕکێ ئامادە کرده بوو، بەڵام بەداخەوە ئاواتەکەی نەهاتە دی. لە دوای چاوەڕوانیمان لە بەردەم باڵەخانەکەدا پاسێک ئامادە بوو تا هەموو پەنابەرەکان سەرکەوتن، بەرەو کڵێسای ئەنتۆنیۆ بەڕێکەوتین. کە گەیشتینە جێگای مەبەست، لە دوای پێشوازیکردنێکی گەرم فلیمی ئیسای کوڕی مەریەمیان بۆ لێداین. لە دوای تەماشاکردنی فلیمەکە دوو کاژمێری خایەن کەمێک دانیشتین و دەستمان کرد بە کێک خواردن و چا خواردنەوە. لە دواییدا کەسێک بە ناوی سیامەک خەڵکی ئەهوازی ئێران بوو، ئەیتوانی بە زمانی فارسی و عەرەبی و ئینگلیزی و زمانی نەرویجیش قسەکە. لە پاشاندا قەشەی کڵێساکە داوای لێکردین چی سەرنج و تێبینیەکمان هەیە دەربارەی فلیمەکەی ئیسا بە ئازادی دەری ببڕین. لە کڵێساکەدا تەماشای فلیمەکەی ئیسامان کرد. دوای ئەوەی چاوکێک خوورایەوە، یەکێک داوای کرد لە ئامادەبووان کە ببنە گاور. زۆر لەوانەی لەوێ ئامادەبوون بە ئاسانی وەڵامی بانگەشەکەی تۆماسیان دایەوە کە قەشە بوو لەو کڵێسایەدا. سێ لە کوردەکان بوون بە مەسیحی، یەکێک لەوانە خەڵکی سلێمانی بوو، ناسرا بوو بە جەزای زەڕەنگەر لەگەڵ چەند کەسێکی تر کە نەمدەزانی خەڵکی کام وڵاتن. بە هەر حاڵە زۆرم بەلاوە سیر بوو، نەمزانی بوو کە گۆڕینی بیر و باوەڕ هەروە ئاسانە. ئەو دەمە زانستی وام نەبوو لەسەر ئاینی نەسڕانی، بەڵکو زانیاری سادەم هەبوو. ئەوانشی کە هاتبوون تەنها بەناو موسڵمان بوون، هەموو زانیاری زۆر سەرەتاییان هەبوو لەسەر ئیسلام، بەڵام زۆر بەیان بڕوایان هەبوو کە هەموو ئاینەکان لەلایەن کەسێکەوە نێردراوە و بە یەک چاو سەیری هەموو پێغەمبەرانیان دەکرد. محەممەد درودی خوای لەسەر بێت لە هەمویان خۆشەویستتر بوو بەلایەنەوە. هەندێکشیان ئەوەندە شارەزا بوون کە خاوەنی ئاینی ئیسلامن، ناکرێ هەروە بە ئاسانی واز لە دینی دایک و باوک و کەس و کارم بهێنم. ئەو خەڵکەش یەکجار بەو شێوەیە نەبوون، کار کەس وتی فکری خۆتانم بدەرێ، ئەوانش بڵێن بەسەر چاو. ئەو کارە زۆر گران بوو بەلایەنەوە. یەکێک لە تەنیشتم وتی ئەرێ کاکە بۆ دەبێت هەمیشە ئەوان ڕاست بن و ئێمەش هەڵا. من وەک موسڵمانێکی سادە بەو بانگێشنامەیە ڕازی نابم، وەڵا عەیبە ئەو خەڵکە دینی خۆی بگۆڕێ بۆ کێک و شەربەت. هاتمە سەڕا کە من ببم بە گاور. منیش تەنها سوپاسێکم کرد بۆ کێکەکە و وتیشم موسڵمانم و هاتمە دەرەوە. بەڵام زۆرم پێ ناخۆش بوو کە ئەو موسڵمانانە بوون بە مەسیحی و زۆر ئاستم بوو بەلامەوە. بەڵام چارم نەبوو، مرۆڤ ئازادە،
و ئەشم زانی کە ئەو جەزای زەڕەنگەرە کەسێکی سووکە کوڕێکی ڕانیەم لەگەڵدا بوو ناوی کاک محەممەد بوو پێی وتم لە ماڵی شێخ عوسمانی بیارە لە ئەستەمبول ئەم جەزایە بەیانیان بۆ نوێژی بەیانی خەڵکی ئاگادار دەکردەوە کە گەیشتنە یۆنان هەر لەو جێگایش ماستا و چەوری بۆ قاچاقچیەکان دەکرد کە کاک محەممەد ئەوەی بۆ باسکردم ئیتر زۆر بەلامەوە گرنگ نەبوو دیار بوو کەسێکی بوو دەڵە و سووک و کەم کەسایەتی بوو من لەگەڵ کاک محەممەد لە دەروی کڵێساکە وەستا بووین گفت و گۆمان دەکرد تۆماس لەگەڵ ئافرەتێکی تەمەەن 26 ساڵ کە ناوی یەنیکا بوو لەگەڵ ئاغای ئێرانی سیامەک هاتنە لای من و کاک محەممەد دوای سڵاو پێیان وتین بۆ نابن بە مەسیحی من بێدەنگ بووم بەڵام کاک محەممەد وتی ئەوە شتێکی پێویستە بیری لێ بکەینەوە منش لەسەر دڵم گەورە بوو بە زەردەخەنەیەکە وتم ئەی ئێوە بۆ نابن بە موسڵمان دەستیان کرد بە پێکەنین و تۆماس دەستی خستە سەرشانی من و پێی وتم بە ناوی باوکی ئاسمان قسەت لەگەڵ دەکەم من وا هەز دەکەم تۆ کەسێکی زۆر باشیت خوا دەیەوێت پاکت بکاتەوە ئێستا ئەوانم لە ژوورەوە بە ئەو پاک کردەوە مەواتە مەسحم بۆ کردن پێم خۆشە تۆش لەو کەسانە بی کە عیسا خۆی لە خازدا لەبەر تاوانەکانمان داوا لێ دەکەم با دڵ و دەروونت پاک بێتەوە و خۆت بکە بەناو دەریای ئیماندا لەناو مەسیحیەتدا زۆر شەرم گرتمی لەوەی زۆر بە ئەدەبەوە وشەکانیدا بەگوێمدا و نەیهێش کە من هیچ وەڵامێک بدەمەوە پاشان بەوە وازیان نەهێنا بەدەم قسەکردنەوە منیان بردەوە ناو کڵێساکە بردمیە بەردەم تابلوویەکی بەناو مەریەم کە بە خەیاڵ دروست کرابوو باسی مەریەم و عیسا و باوکی بۆ دەکردم کە هەرسێکیان خوایان پێکهێناوە لەو کاتەدا منیش داوای کاتم لێکردن وتم من هیچ زانیاریەکم نییە لەبارەی ئاینی مەسیحیەوە پێویستم بە سەرچاوە هەیە بۆ وەرگرتنی زانیاری لە ئاینەکەتان لە هەمان کاتدا ویستم لەو پەنجەرەوە خۆم دەرباز بکەم و سەرنجی ڕابکێشم بۆ لای خۆم وتم ئەگەر دەکرێت هەندێک سەرچاوی مەسیحیم بۆ پەیدا بکە تا بتوام سەرنجی خۆمم هەبێت و کوێرانە دوای نەکەوم ئەگەر هەر بیر و باوڕێک هەڵبژێرم لە هەمان کاتدا کاری بۆ دەکەم دیار بوو تەکانی من سەرنجی ڕاکێشاوتی تۆ فیلمی ژیانی عیسات بینی ئەوە بەس نییە دیار بوو پێی وابوو منیش هەر وەک پەنابەرەکانی تر هەروە بە ئاسانی بیر و باوڕی خۆم دەخەمە دەستی ئەو بۆیە من هەر سوور بووم لەسەر پێشنیارەکەی خۆم کە کاتم پێویستە تۆماس باشە من هەوڵ دەدەم هەندێک سەرچاوت بۆ پەیدا بکەم بە زمانی عەرەبی یان کوردی زۆر سوپاسم کرد و هاتمە دەرەوە بەڵام هەر خۆ دەربازکردن بوو لە تۆماس بەپە لە خۆم گەیاندا کاک محەممەد و پێم وت ئەمانە دەڵێی بنێشتە تاڵن لە کەس نابنەوە ئەی تۆ چیت لێ بەسەرهات بۆم باز بکە بۆی باز کردم کە بە هەمان شێوەی من خۆی دەرباز کردووە و داوای کاتی لێکردوون و لە پرسیار و داواکانیان وتی داوام لێکردن کە کاتێکی تر فیلمەکەی عیسا ببینمەوە بۆ ئەوەی باشتر تێبگەم لەو ئاینە ئەوانیش ڕازی بوون بە داواکەم بە هەر زۆرێک بوو گەڕاینەوە بۆ باڵەخانەکەی کە لێی دەژێن جەزای زەڕەنگەر لە ناو پاسەکەدا لە لای منەوە دانیشتە بوو وتم ئەو بۆ بوویت بە گاور جەزا ئاخر بۆ ئیقامەکەم باشە پرسیاری ترم لێ نەکرد زۆر گرنگ نەبوو بەلامەوە لە دوای چەند هەفتەیەک لە هەمان کاتدا هاتنەوە لای من هەندێک پەرتوک و ئینجیلیان بە زمانی عەرەبی بۆ هێنابوو پێیان وتم لە دوای خوێندنەوەی تکایە سەرنج و تێبینی خۆتمان پێ بڵێ وتم بە گوێرەی توانای خۆم بەسەر چاو ئاگادارتان دەکەمەوە بەڵام ئەو ئێوارەیە یەنیکا لەگەڵ تۆماس لای منمانەوە زۆر پرسیاری تایبەت بە خۆمیان کرد کە ڕاستی منیش ترس گرتمی گومانی ئەوەم هەبوو کە ئەمانە پۆلیسی نهێنی بن منیش زۆر پاشەڵم پیس بوو پەنجەمۆری زۆربەی زۆری وڵاتەکانی ئەوروپام هەبوو لە هەمان کاتدا لەوە دەترسام کە پێم بزانن و بمگەڕێنەوە هەر چۆن بوو کات ڕابورد لە ڕاستیدا من توانای خوێندنەوەی پەرتوکەکان و ئینجیلەکەم نەبوو زۆر گرنگ نەبوو بەلامەوە چونکە من بە دوای وەرگیران و بەدەستهێنانی هەندێک پارە بووم بۆ ئەوی بینێرمەوە بۆ کەس و کارم و بتوانم ژیانێک بۆ خۆم دابین بکەم ئیسلامەتی خۆشم خۆش دەویست لە دوای 2 ساڵ دەربەدەری خاوەنی هیچ نەبووم هەمیشەوە قەرەز ئەو وڵات و ئەو وڵاتم دەکرد ژیانی من تەنها گەڕان بوو بە دوای دروستکردنی ژیانێک بۆ خۆم و هاوکاری کەس و کارەکەم بکەم لەبەر ئەوەی لە وڵاتی خۆمان زۆر زار هەژاری و دەوڵەمەندی و کەم دەستیم بە خۆمەوە بینی بوو ئێوارەیەکی هاوین بوو زۆر بێزار بووم تەنهایم کردبووە هاوڕێم پێم وت با پێکەوە پیاسەیەک بکەین بە یادی جارانی شارەکەم لە سنتری ئەو شارەی کە تیدا نیشتە جێبووم دەسوڕامەوە لەسەر کورسیەکی ئەو بازاڕە ئارامم گر لەناو ئۆتۆمبیلێکدا ئافرەتێک بانگی کردم خەسرەوە کە نزیک بوومەوە یەنیکا بوو پرسی پێت خۆشە پیاسەیەک بکەین وتم
ناببوورە چاوەڕوانی هاوڕێکەمم لێرەدا یەکتری ببینین. لە ڕاستیدا بێزار بووم لە تۆماس و یەنیکا و کڵێسا، هەر ئارەزومەند بووم بەوەی وازم لێ بهێنن. بەجێی هێشتم و ڕۆشت. لەگەڵ خۆمدا کەوتمە گفتوگۆ. گەنجێک هاتە لام و بە زمانی ئینگلیزی پرسی ئەو جێگایی کە پەنابەرەکانی لێنیشتە جێن لەکوێیە؟ من لەم شارەدا تازە گەیشتوم، ئەگەر دەکرێت یارمەتیم بدە. لێم پرسی خەڵکی کام وڵاتی؟ وتی تونس. بە عەرەبی کەوتمە وتوێژ لەگەڵیدا. پێم وت کە منیش لەوێ دەژیم. دیار بوو زۆر خۆشحاڵ بوو کە کەسێکی ناسیوە بە زمانی خۆی ئاخافتن بکە. یارمەتیمدا هەندێک لە کۆڵ و بارەکەیم بۆ هەڵگرت و بەرەو جێگەی مەبەست کەوتینە ڕێ. هەر لەوێ لەگەڵ پرزگەکەدا کەوتنە وتوێژ و ژوورێکیان بۆ دەستنیشان کرد. من هەر لەگەڵیدا بووم، کەلوپەلەکەیم لەگەڵ هەڵگر. داوام لێ کرد کە پاش حەسانەوەت وەرە لای من خواردن ئامادە دەکەم، بەیەکەوە نان دەخۆین. ئەوەندەی تر خۆشحاڵ بوو. گەڕامەوە دەستم کرد بە خواردن ئامادەکردن. لە دوای چەند کاژمێرێک چوومەوە بۆ لای و بانگێشتم کرد و زۆربەی پەنابەرەکانم ئاگادار کردەوە بۆ ئەوەی کەمێک لە ئازاری نامۆی ئەو گەنجە کەم بکەینەوە. ئەوانیش بە خێراتنی گەرمیان لێ کردین. ئەویش خۆی ناسان کە ناوی عیمادە، خەڵکی تونسە. تا درەنگانێک بەیەکەوە بووین، هەر خەریکی گفتوگۆ و ئاڵوگۆڕی بیر و ڕابووین. عیماد کوڕێکی زۆر وتوێژ و شیرن بوو، خاوەنی زانیاریەکی زۆر باش بوو. بەڕاستی منی سەرسام کردبوو بە زانیاریەکانی. لەسەر مێزی سەرپاکەم ئینجیلەکەی بینی وتی: تۆ مەسیحی؟ وتم نەخێر، من موسڵمانم، سوپاس بۆ خوا. عیماد: سوپاس بۆ خوا. وتم: ئەو پرسیارە تەنها لەبەر ئەوەیە کە ئەو ئینجیلە لەم ژوورەدایە. کاک عیماد: ڕاستە ئینجیل لای خوای پەروەردگارەوە هاتووە، بۆ پێغەمبەر عیسا سڵاوی خوای گەورەی لێبێ، بانگەوازی بۆ کردووە. بەڵام ئێستا ئەو ئاینە دەستکاری کراوە و گۆڕاوە. ئارەزوو ویستی پیاوانی کڵێسای تیادا تێکڵاو بووە. منیش باسەکەم بۆ کرد کە چۆن ئەم ئینجیلەم دەستکەوتووە تا بیخوێنمەوە. ئەو کۆمەڵەی کە لێرە خاوەنی بەڕێوەبردننی کڵێسای ئەم شارن چاوەڕوانی بە گاوربوونی منن، بۆی ئەو پەرتوکانیان بۆ هێناوم. بەڵام سوپاس بۆ خوا بیر و باوەڕ دامەزراوم و شوێن شتی کوێرانە ناکەوم. کاک عیماد دەستی خستە سەر شان موتی: تۆنەوەی سەلاحەدینی ئەیوبیت، خوای گەورە لەی ڕازی بێت. ئەو داکۆکی کردووە لە خاکی موسڵمانان و لە ژێر دەستی گاورەکانی سندۆتەوە. تۆ ئەگەر باپیرە گەورەت خزمەتی ئیسلامی بەو شێوەیە کردبێت، دەبێت تۆش هەروە بیر بکەیتەوە، نابێت ڕێگاکە فەرامۆش بکەیت. منیش سەرێکم بۆ بادا و وشێکی دووبارە کراوم بیست بوو کە گوایە سەلاحەدینی ئەیوبی هیچی بۆ کورد نەکردووە و زۆر گرنگ نییە بەلامەوە. هەرچەندە ئەوە بڕوای خۆم نەبوو، قسەی لاوەکانی ناو کۆمەلگاکەم بوو دووبارەم کردەوە. زۆری پێناخۆش بوو کە ئەو وتەیەم پێوت. وتی: ڕاستە سەلاحەدین کورد بوو، بەڵام ئەو نەبوو عەرەب کاری کردووە، نەبوو فارس و نەبوو کورد، بەڵکو سەرکردەیەکی موسڵمانان بوو، کورد بووە. زڵەوی موسڵمانان لە ژێر دەستی ئەودا بووە. هەموو موسڵمانان و عەرەب و عەجەم و مەسیحی لە ژێر ڕکێفی ئەودا بوون. با من پرسیارەکەت بۆ ڕاست بکەمەوە. سەلاحەدین موسڵمانێکی کورد بوو. ئەو دەسەڵاتی تەواوی بەسەر هەموو وڵاتانی عەرەبی و موسڵمانان بەگشتیدا هەبوو، واتە کورد حکمی کردووە ئەگەر نەتەوەی بیر دەکەیتەوە. هەرچەندە ئەو وەک موسڵمانێک کاری کردووە، بەڵام خاچ پەرستەکان دەیانەوێت لە بەرچاوی ئێوەی کورد لە شان و شەوکەتی ئەو کەم بکەنەوە تا ئێوەی کورد شانازی بەو کەڵە سەرکردەوە نەکەن کە کورد خاوەنی سەرکردەیەکی وا قارەمان و بە ئەمەکی موسڵمانانە. لە ڕاستیدا گاور و بێباوڕەکان دەیانەوێت لە ناو ئێوەی کووردا سەرکردەی وا قارەمان دروست نەبێتەوە، چونکە ئەو شکستەی کە بەدەست سەلاحەدین بینیویانە هەرگیز لە بیریان ناچێتەوە. ئێستا لە هەموو مێژوەکانی خۆیاندا باسی دەکەن، پێوەی دەناڵێنن خۆ ئەگەر شەڕی نێوان فەڕەنسا و فەڵەستین بووایە، یان شەڕی نێوان سووریا و ئیتالیا بووایە، یان کوردستان و یۆنان بووایە، دڵنیا بە کە سەلاحەدین ئەو کاتە بوونەتەوەی خۆی دەجەنگا و بە ناوی کورد ئاڵای بەرز دەکردەوە. بەڵام عەرەب و تورک و فارس و کورد هەموو موسڵمان بوون، کوردێکی موسڵمان سەرپەرشی دەکردن. ئەو سەردەمەنەتەوە هیچ بایەخێکی نەبووە، لە ژێر ناوی ئومەتی ئیسلامی کاریان دەکرد. ئەوان بە ناوی خاسپەرستەکان لەگەڵیان دەجەنگان. خۆ زۆربەی خاسپەرستەکانیش خەڵکی وڵاتی جیاواز بوون کە بریتی بوون لە فەڕەنسا و ئیتالیا و هەتا دوای. لە ژێر ناوی خاسپەرستەکان دەجەنگان تا سەلاحەدین تێک و پێکی شکاندن. لە دوای بیرکردنەوە لەو شانەی کە عیماد بۆی ڕوونکردمەوە زۆر دڵخۆش بووم. هەستم کرد کە منی کورد کەم نیم و خاوەنی سەرکردەیەکی بە ئەمەک و قارەمانم و خۆشەویستی لە دڵمدا زیاتر چەسپی. لە ڕاستیدا وتەکانی عیماد هەموو ئەقلانی بوون.
ئینجا تێگەیشتم دابەشکردنی وڵاتی من هەروە بێهۆ نەبووە. دیارە نایەنەوێت سەلاحەدینێکی تر دروست بێتەوە، بۆیە هەر ژێر دەستین. لە پاشاندا عیماد درێژەیدا بە گفتوگۆکە و بەردەوام باسی چاکە و پیاوەتی کورد و باسی ئەبوبەکری باقەڵانی بۆ کردم و باسی ئیبن تەیمیەی بۆ کردم و باسی سینانی فوراتی و ئەسەدی بۆ کردم و باسی جەزرەی و محێدین و ڕەیس و زۆری تر کە ئەوانە هەموو زانا و ناوداری کورد بوون. لە ڕاستیدا بۆ یەکەم جار و باسی هەندێک لەو مرۆڤە بەڕێزانە ببیستم کە کورد بوون. لە سەردەمی خۆیدا نوێنەری جیهانی ئیسلامی بوون. بۆ گفتوگۆ لەگەڵ گاور و جوولەکەکاندا باسی لێهاتووی و زیرەکی ئەوەی بۆ کردم کە چۆن لە ئاستی ئەو پیاوەدا دەمبەستراو بوون نەیانتوانیوە ئاخافتن بکەن. ئەوەندەی تر شانازیم بە خۆمەوە دەکرد و بە ئیسلامەت یەکەمەوە هەڵسام بۆ ئەوەی ئینجیلەکە فڕێ بدەم. عیماد وتی ئەوە گوناهە، کارێکی باش نییە، موسڵمان کاری وا ناکە، بیدەرەوە خاوەنەکەی. زۆر سەرسام بووم لە گفتوگۆ و شێوەی دوانینەکەی. زۆرم خۆشویست، وا دیار بوو کەسێکی بەتوانا بوو لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام. داوام کرد ببێتە مامۆستا و فێرکاری من. وتی بە مەرزێک لە قسەم دەرنەچیت، تۆ بڕیار نادەی من بڕیار ئەدەم، وەک مامۆستا چی بخوێنیت و چیت پێ دەڵێمەوە. وتم باشە. پاشان ئەو شەوەمان بە وتوێژ بردەسەر، گەڕاوە بۆ ژوورەکەی خۆی. هەر لەو دەمەوە پەیوەندی و هاوڕێیەتیمان زۆر خۆش بوو. کەسێکی زۆر یارمەتی دەربوو. هەمیشە عیماد ئەوەی بیری من دەخستەوە کە چۆن یەکەم جار یارمەتیم داوە بە گەرمی پێشوازی لێ کردووە. دیارە هەر لەو کاتەوە سەرنجی منی دابوو و ڕەوشتی منی بەدڵ بوو. عیماد تەمەنی 40 ساڵ بوو، ئەو دەما من 22 ساڵ بووم. بە هەر جۆرێک بوو زەمن چرکەکانی و خولەک و کاژمێر و شەو و ڕۆژ و هەفتەیەک و مانگ و ساڵ هەموو پێشبڕکیان لەگەڵ دەکردین. ئێمەش لەم نێوەندەدا بەجێ مابووین. ڕەمەزان هاتوو هەموو بەیەکەوە بە ڕۆژوو بووین. خەریکی وەرگرتنی زانست بووین لە بیر و باوڕ و تەفسیر و فەرموودە و هەموو بوارەکان. نوێژ و تەراویحمان هەموو بەیەکەوە بوو. نیوە ڕۆیەک لە خولی زمانەوانی گەڕامەوە. عیماد بە خێرایی بەرەو ڕووی من هات، وامزانی تووشی شەڕ بووە لەگەڵ جەزای زەڕەنگەر، چونکە جەزا زۆر ڕقی لە من و عیماد بوو. پرسییم خێرە چی بووە؟ وتی مژدەم بەرێ پۆستێکت لە بەشی پەنابەرانەوە بۆ هاتووە. منیش خۆم پێنەگیرا و کردمەوە. سوپاس بۆ خوا لەم وڵاتە وەرگیراوی. لە خۆشیدا هاوارم کرد و دەم قیڕان. عیماد سوزدەی سوپاس گوزاری بەرە بۆ خوای تاک و تەنها. لەسەر ئەو شەکرە بەفری وڵاتی سارد و سەرمایە سوزدەی شوکرم برد بۆ خوای پاک و بێگرت. بە کامەرانیەوە گەڕاینەوە. لە پاشاندا لە دوای چەند هەفتەیەک نامەیەک بۆ جەزای زەڕەنگەر هات لە بەشی پەنابەرانەوە. بەداخەوە وەرنەگیرا بوو. زۆر ناڕەحەت بوو. لە ڕاستیدا پێم ناخۆش بوو، بەڵام لەلایەکی ترەوە ئاسایی بوو بەلامەوە. لە بیرمە کاتی خۆی پێیوتم بۆیە دەبم بە مەسیحی بۆ ئیقامەکەم باشە. بەڵام دڵم نەهات لەو کاتەدا پێی بڵێم کاک جەزا ئیقامەکە جوانە. وتم با کێشە دروست نەبێت وازم لێهێنا. من زۆر دڵخۆش بووم بە دوای کاردا وێڵ بووم و هەر لە پەیوەندیدا بووم لەگەڵ هاوڕێکانم. ئەمویست ئەو جێگایە بەجێ بێڵم و بەرەو شارێکی گەورەتر بڕۆم. ئێوارەیەک لەگەڵ عیماد و کاک محەممەد لەناو بازاردا دەسوڕاینەوە. دیسانەوە تۆماس قەشەی کڵێساکەمان بینی و هات بۆ لامان و سڵاوی لێکردین بە گەرمی. هەواڵی من و کاک محەممەدی پرسی. لە دوای باسێکی زۆر پیرۆزبایی لە من و کاک محەممەد کرد کە وەرگیراوین لەم وڵاتە. و تۆماس وتی خوسرە و ئینجیلەکەت خوێندەوە؟ وتی سەرنج و بۆچوونت چییە؟ وتم لە ڕاستیدا سەرنج و تێبینیم زۆرە تۆماس، بەڵام لێرەدا نابێت، کێشەیەکی تر دێتە پێش. ئەویش ئەوەیە کە ناتوانم ئەوەی لە دڵمدایە دەری بڕم. خۆت دەزانی من زمانەکەم زۆر باش نییە، پێویستیمان بە سیامەک دەبێت بۆ ئاخافتن و گفتوگۆ. تۆماس باشەکەی پێتان خۆش بوو وەرن بۆ کڵێسا، بەڵام کاتێک دابنێن. وتم خۆم وەڵامت دەدەمەوە. ماڵ ئاواییمان لە یەکتر کرد. ڕووم کردە کاک عیماد و پێم وت کە من نەوەی سەلاحەدینم، ئیتر کاتی ئەوەیە پیان بڵێم ئاینەکەتان دەستکاری کراوە. بەڵام دیار بۆ عیماد زۆری پێ ناخۆش بوو، حەزی بەو دانیشتنە نەبوو. بەڵام من داوای زۆرم لێ کرد کە لەگەڵماندا بێ. لە دوای ئەوەی زۆرم لێ کرد ڕازی بوو. عیماد باشە، بەڵام بە مەرزێک تۆ نابێ ئاخافتن بکەی، تەنها من گفتوگۆ دەکەم. منیش لەبەر ئەوەی عیمادم باش دەناسی دەمزانی منی خۆش دەوێ، بە دوای چاکەی مندا دەگەڕێت و ڕازی بووم. بەڵام زۆرم بەلاوە سیر بوو. وتم بۆ عیماد گیان؟ وتی لەبەر ئەوەی تۆ شارەزانیت لە ئاینی ئیسلام سەرەتاتە، هەست و سۆزن ناسکە، لەوانەیە زوو هەڵبچیت یان بە وشەیەکی ئەوان بیرت بگۆڕێ،
یان زۆر زار بەهۆی فڕێدانی وشە مرۆڤ لە ئیسلام دەردەچێت. لەوانەیە ئەو کەسێکی بەتوانا بێ لە کاتی ئاخافتندا بیر و هزری تۆ بشێوێنێ. وتەکانی عیمادم بە باش زانی کە من تەنها گوێگر بم بەڵێنمدا کە دانیشم و بە هیچ زۆرێک ئاخافتن و مناقەشەیەک نەکەم. چوون بۆ کتێبخانەی ئەو شارە، لە پرزگەکەی هەندێک پەرتووکی نووسی تا بۆی دەستەبەر بکەم. یەکێک لەوانە بیرم دێت پەرتووکێکی ئەحمەد دیدار بوو، بۆ یەکەم زار ناوی ئەحمەد دیدارم لەوێ بیست. پرسیاری لە من کرد ئەمانە لەسەر چ بیر و باوەڕێکن، ئۆرتۆدۆکس، کاتۆلیک یاخود پرۆستاند. من نەمدەزانی، بەڵام ئەو زانیاریە ماوەرگر لە پاشاندا کە پەرتووکەکانی بەدەستگەیشت لە دوای یەک مانگ ئامادەی خۆی نیشاندا وتی من ئامادەم بە پشتیوانی خوای گەورە. من زۆرم بەلاوە مەبەست بوو کە گوێم لە وتوێژی عیماد و تۆماس بێ، بۆیە خێرا پەیوەندیم بە تۆماسەوە کرد کە کات دیاری بکا بۆ من. ئەویش بە خۆشحاڵیەوە کاتی بۆ دیاری کردین و من وەڵامەکەم داوە بە عیماد، بەڵام دیار بوو عیماد زۆر دەترسا. پێم و زۆر شڵەژاو دیاری عیمادی برام. عیماد: ئەمە شەڕە دەمە، دەترسم توانای ئەو شەڕە دەمەم نەبێ. پاشان بیری چەند کەسێکی وەکو تۆ تێک بچێت لە پاشە ڕۆدا من بەرپرسیار بم. ئەم ئاینە کێشەکەی لەوەدایە کە بە ئارەزووی خۆت ناتوانید و توێژ بکەی، بۆیە دەترسم براگەن. دەستی کرد بە گریان و باوەشی پێدا کردم و من ئەوەندەی تر خۆشەویستی عیمادم چووە دڵ، گەورەی و پاکی ئەو دینی ئیسلامم بۆ دەرکەوت، دڵخۆشیم دایەوە ئەو ئاەتەم بیرخستەوە کە دەفەرموێت کە خوای گەورە بە هەموو خەڵکی دەڵێت ئەگەر ئێوە لە گوماندان لەو قورئانەی کە بۆ پێغەمبەرمان ناردووە وەرن سوورەت